لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوای دەنگی. ناوی کتێب زەبیبە و پاشا، بابەت ڕۆمان، لە نووسینی ڕۆمانێک بۆ نووسەرەکەی سەدام حوسێن، وەرگێڕانی سەلاح نەقشبەندی، چاپ چاپیەکەم ساڵی 2009، چاپخانەی ڕاند، ژمارەی لاپەڕە 265، بەرواری تۆمارکردن 30/9/2012. ئامادەکردنی ئاوات کوێستانی، خوێندنەوەی پەرستۆ، کاری دەنگ و مۆنتاژ ئاوات کوێستانی، پەرستۆ محەممەد. شنەوای دەنگی. پێشەکی لە بەرواری 12/2/2000 سەرۆکی فەرماندا سەدام حوسێن لەگەڵ ژمارەیەک لە ڕۆماننووس و چیرۆکنووسی عێراقدا کۆبەوە، داوای لێکردن ڕۆمان بنووسن بۆەوەی هەموو پانتیاوی بوارەکان بکردنەوە. کاتێک چارەسەری کاروبارەکانی ژیان دەکەن، واتە نووسەر تێکەڵەیەک لا پەیوەندی نێوان ژیانی سروشتی ناوماڵ و ڕووداوەکانی ڕۆمانەکە بکات، هەتا دەگاتە بەرگریکردن بە تۆپ و ڕەشاش کە دژ بە فڕۆکەکانی دوژمن بەرگری دەکات. وتیشی پێویستان با پشوو درێژێ لە نووسینی ڕۆماندا کە خوێنەر تێکەڵەیەک زانیاری نوێ دەبینێت کە پێشتر نەیدی بوو، لەسەر مێژوو کۆمەڵناسییان دەرووناسی جا چ پەیوەندی بە ژنەوە هەبێت، یاخود پیا و باپیرەوە هەبێت، یاخود گەنج بە نەخۆشەوە بێت، یاخود تەندروست باش، با جەنگاوەر کاتێک ماڵۆ لە بەرەکانی جەنگ وەردەگرێت هەستی چە کاتێک دەگەڕێتەوە بۆ ماڵ، یان کاتێک لە ماڵەوە دەگەڕێتەوە بۆ بەرەکانی جەنگ. بەم شێوەیە خوێنەر ڕۆمانێک دەبینێت کاویش دەتوانێت بیگەڕێتەوە لەسەر بەرمای زنجیرەیەک بیرۆکە و هێزری پەیوەست بە هەموو کاروبارەکانی ژیانەوە. یەکێک لە پیاوچاک و خیرەزدارەکانی عێراق ئەم وشە جوانانەی دەستکەوتووەم چیرۆکی لێ دەرچوو. ئەم ڕۆمانەی ئێستا لە بەردەستتدایە، بەڵام نەیویست ناوی خۆی لەسەردانێت. لە جوانمەنیشیدا هەر وەک هەمیشەی ڕۆڵەکانی عێراق کە سەر و ماڵ بەخت دەکەن و باسی تەنانەت کارە باشەکانیشیان ناکەن. بۆیە ڕۆمانەکە بە پێنووسی نووسێرەکەی کەوتە بەردەست. بەشی یەکەم لە ڕۆمانی زەبیبە و پاشا. لە عێراقدا کاری سەرسوڕهێنەر و نامۆ بەڵک و قارەمانێتی و ئاستی کاری مەزن تەنانەت مۆعجیزەش زۆرە. ئایا ژیانێکی سروشتی و ناسروشتی تێدا نابێتەوە؟ ئەوەی ڕێگایەکی کە با و سەرکەوتن بەبێ بوونی پلەی پێشتری، بەڵکو وایە دەکرێت هیچ قوڵاییەکی هەبێت ئەگەر با و ناباو پێکە و گرێنەدات، ئایا دیمەنی زەوی تەخت جوانە لای بینەر بەبێ هێمە کە هەندێ لوتکەن، ئایا پێناسی حەڵ بە پێچەوانەکیەوە ناکرێت ڕەنگیش بە ڕەنگەکانی دەوروبەری بناسرێتەوە، نرخی بەرزایی بزانرێت لە تەختەیەکانی دەوروبەری؟ ئایا عێراق با درێژایی زەوی و ئاسمان و ئەوەی لە نێوانیاندایە گەورە نیە؟ هەر لە یەکەمی لاپەڕەکانی دروست بوون لە ئەزەلەوە. ئایا هەر لە عێراقدا و نەک لە شوێنێکی تر کە بینایەکی زۆر بەرز دروستکرا با درێژایی نێوان زەوی و ئاسمان کاتێک بناغەکەی بەرگەی سەنگینی نەگرت، یان کاتێک ئاسمان تووڕە بوو لوتکە و بەشێک لەوەی نێوان لوتکە و بناغەکەدا لەسەرەوە ڕووخا، بناغەکە و بەشێکی مایەوە درێژ بۆیەوە تا پێش لوتکەکەی، هەروەگەوەی لە بنارە بەناوبانگەکەی بۆ غرێبدایە کە لە سەرەتای سەدەی 15 پێش زایندا دروستکرا. پاشان هەر لێرەدا نەبوو کە یەکێک لە 7 سەرسوڕهێنەرەکەی جیهانی تێدایە کە بەخشەڵ بەسراوەکانی باولە. ئەگەر دادوەرەکەش بە ویژدان بووایەنەوەی 7 سەرسوڕهێنەرەکەی تیادا دەبوو یان سەر بەو بوو، ئادەم و حەوا بە فەرمانی خوا لە عێراقدا نەهاتنە خوار. ئیبراهیم سڵاوی خوای لێبێت لێرەدا نەهاتۆتە دنیا. پێغەمبەرایەتی و پێغەمبەرەکان لە قۆناغی پاش پێغەمبەری خوا ئیبراهیم سەر بەو نەبوون هەتا دوا پێغەمبەر کە محەممەدە صلی الله عليه وسلم هەرەوە نەبوو یان چیاکانیان پێدەشتی نەجەف نیشتەجێ پێغەمبەرایەتی نوح بوو سڵاوی خوای لەسەر بێت کە قۆناغی دووەم بوو پاش پێغەمبەری خوا ئادەم سڵاوی خوای لەسەر بێت. کەسێگەیە سەری سوور نەمێنێ لە هەر نامۆی یەک بەو پێوەرەی کە باواگەر لە دەرەوەی باودا ڕوو بدات لە عێراق. ئایا بوونی پەیامینەتەوە سارە لە نوێ لە عێراق ڕاست نەبەوە بابوونی بەرەکەتی بۆندیاری پێغەمبەرایەتی، بەڵکو بەوەی زیندوو گرێ دەداتەوە بە نەمرانەوە لە ترپەی خوێنیەوە. لا پێش و لە کاتی ئەلمەعارکدا بۆ بەرزکردنەوەی ئاڵای نەتەوەی عەرەب سەر لە نێو پاش پیسووە لە دەبوونی لەلایەن بەکرێگیرا و لاوازەکانەوە.
ئەوانەی بە درۆ و شەرمەزاریەوە بوون عەرەب پاشەوەی زانوزم سار بە بزێوی زوڵم و زۆری کرد لاگەڵ ئەمریکای هاوپەیمانیدا هەتاوای لێهات کە ئەستەم بێت کەسێکە بێت پێش ئێستا پێی وابێت تەنانەت بۆ یەک چورکە کە مۆتەکەی دەستگرتن بەسەر جیهاندا و مەلەکەچکردنی گیان کۆتایی دێت لا کارێکدا کە زۆر دەڕوونیە یان بەرگریکردنی سوود بەخش بێت ئەم ترس و لاوازیەش تەنها ترسی دەسەڵاتدارەکان نییە بەڵکو لاوازیەوانەی کە لاواز بوون تەنانەت ئەوانەش هەتا ماوەیەکی پێش ئێستا لا لیستی حیزب و زوتنەوە کەسایەتە شۆڕژگەر و پێشکەوت و خوازەکاندا بوون ئایا زۆر سەرسوڕهێنەر نییە بەڵکو دەبێت پێی بوترێ کارێکە کاپل و سنووری یاسا بەدەر معجیزەیە کە لە عێراقەوە هەستە و سواری ئەسپەکەی بوو شمشێری لە کێلان دەرهێنا و وتیەوە منم عێراق هەر خۆم بە تەنها لەسەر زەویم من دەڵێم بە دەنگێکی بیسرا و بە دڵێکی پتە و لەجێ خۆت ڕاوەستا یا بگەرە دواوە ئەی زاڵم و زۆردار ئێرە سەرزەمینی پەیامەکان و پێغەمبەرانە لە کاتێکدا خوا لەسەرەوە چاودێری دەکات دەنگ دەداتەوە بە دەنگێکی بەرز سوژدە نابین بۆ خوا نەبێت و هەموو ترسنۆک و بەکرێگیرە و باسەر شۆڕ بن ناملکەج ناکەین بە هەر عەرەبێک لە یادی کردووە یا عەرۆبیە ڕوڕەش بێت کە تەنها بۆ خوا ملکەج دەکات کەواتە عێراق وڵاتی پەیام و پێغەمبەرانە وڵاتی شارستانی و پازرگانی و پاکیە تێدا یەکەم جار سەوزایی ڕوا و شیر لە مەم کارەگەی خۆی گرتەبەر بۆ ڕاگەیاندنی ژیان بۆەوەی جیهان بە پاک و تاوانەکانیەوە بە تاڵ و شیرینیەوە لەسەر و زەوی کە دەرگای تێدا دەکرێتەوە بەرەوە هەسوان و ژیان دەست پێ بکات کە پایە بەرزەکانی تێدا یان بۆ ئاگرەوەی دۆزەخ چاوەڕێیانە لە عێراقدا وڵاتی سۆمەر ئەکەد بابل ئاشوور حەزەر بەغداد سامرا وڵاتی هەموو وڵوێکی بەرزەفرە هەموو شێرەژنێکی شۆخ کە بەبی ئەو خۆر هەڵ نەدەهات مانگیش ڕێی نەدەگەرتە بەر بۆ ئاسمان هیچ گیایەکیش لەسەر بنجی خۆی ڕانەدەوەستا کە يعجب الزراع ليخيظ بهم الكفار کاتێک کە بارانی زۆر دەبوو لە زەوی عێراقدا هەر وەک بەناوبانگە بە چیرۆکی شۆڕە سواری و کاری بنیاتنان باوەڕ لە شەو پێدەشدا لە زۆنگاودا کە لە شوێکی مانگە شەودا بورجی گیسک و زوحەل دەدرەوشێتەوە لاوەکەیدا لە پاڵ یاشتی نامۆ بەدی دەکرێت کەم و کوڕشی لە پاڵ ئەوەی لات و پەسەندە بەڵام عێراق سەختە چی هەڵناهێنێت لاوازی تێدا نییە مۆرکی لاوازی گەڵتی پێوە نییە کە تێدا هەبوو نەبوو بام جۆرە پیرێکی گوندەکە کە خانەوادی ئێمە لەوێ نیشتە جیان کردبوو باسی دەکرد کە پێم دەوت داپیرە ئەو داپیرەیە زیرەک و فرەزان بوو خەڵکی گوندەکە هەموو بەژن و پیاوەوە پرسوڕایان پێدەکرد بۆ سوود و پند وەرگرتن هەروەها پزیشکی گوندەکەش بوو گەنجان لە کچ و کوڕخۆشیان دەویست گۆرایەڵی پند و چیرۆکەکانی بوون وەک پیاوە گەورەکان بەژن و پیاوەوە ڕۆژێک باسی کرد بۆمانوتی لا دیر زمان پاشەیەکی پلۆپایە مەزن هەبوو دەسەڵاتی بڵاو کردەوە و هەموو ملکەچی بوون چ وەگرێز و حرمەت و چ وەک ئاسایش بەخشێک یان لە ترس و سامی و ترسنوەکانی لە کاری خۆیان دەترسن ئەمە لە کاتێکدا بوو پێشەوەی خوا لە ڕێی نێردرا و پێغەمبەرانیەوە سنوورێکی ئاشکرا دیاری بکات بۆ حەڵال و حرام یان پێش ئەوەی خەڵک جێگیر بن لە شوێنەکانیان گۆڕایەڵی واتە و شەریعەتەکانی بن یان ڕێوڕەسمەکەی بە هەمان وردی و ڕوونی کە لەم دواییانەدا پەیڕەویان دەکرد کە خەڵکی ملکەچی بوون ئیتر با گۆڕایەڵی بوو بوون یان ناچاری بوو پاشەوەی بووە پاشای سەردەم پاشای هەر چوار لابوو ئیتر بەم جۆرە دەویست هەموو ملکەچی بن لە ڕای دەرناچن تا ئەستێکی زۆر قوڵ لە قوڵایی قوڵتر بێت تا قوڵی و شوێنی تەختێکی لێ و کاریگەری لەسەر و پارچانی کە سەر بەمنین دەسەڵاتیان هەیە لە دەروی فەرمانڕەواییەکەی لا قوڵایی جیهانی کۆندا تا ڕادەیەک مەترسیان هەبێت لا زوڵم و زۆرداری ئەگەر قایل نەبن بە فەرمانڕەواییان بە ناوی گەلە و فەرمانڕەوایی بکەن و بەرز ببنەوە بپەرسترێن داپیرە لە قسە وەستا بوو بە دوواداچوونی کارێک لە کارەکانی لەو شەوە زستانەیەدا لە کاتێکدا هەمووی دەوریاگردانێکیاندا بوو کە گەرمی بە کەس نەدەگەیان مەگەرتەوە و پێوەی نووسابیت هیچ لە ناوڕۆکیەم ڕۆمانە سەرسوڕێنەرە نەگەشتم بەڵام ئەم ژنە زۆر چاک دەناسم دەزانم زۆر هۆشمەندە بە بەراورد لە تەک کەسانی و سەردەمان لە چوارچەوەی سنووری و شوێنی تێدا دەژە و لە تەک خەڵکی گوندەکەی کە سەر بە ڕووباری زەی نزیک باچەی محکەمول لە باکووری ڕۆژهەڵاتیەوە لە سەر ڕۆخی ڕۆژهەڵاتی دیجلا ڕووبەڕووی شاری شەرقات کە شوێنەواری شاری ئاشووری لێو دەگەڕێتەوە بۆ هەزاری سێمی پێشزاین لە چاخی ئاشووری یەکەمدا دەزانم داپیرە لە ئەنقەس چیرۆکمان بەڵ دەبژێرێت لەوانەی هەندێکی داهەنراو بێت و هەندێکی کولتوری بێت لەگەڵەوەی خۆی دەیخاتە سەریان لی دەبات بۆەوەی بای لێ بکات گونجاو بێت لەگەڵ ناوڕۆکیەوەی دەیەوێت لی هەڵبژێرێت کاریگەریمان لەسەر دروست بکات بە جۆرێک کامانجێکی خۆی بپێکێت داپیرەش هەروەک هەموو داپیرەکانی دیکەی بەخێوکەران چەندین وەچی گەنجان بە کوڕکچەوە لە کۆڕی کچەکانیان یان کوڕەکانیان سوورە لەسەرەوەی بەرهەمی بهێنێت بە تێبەدەوەی بێکەڵ کە پێویستە قەدەغەی بکەین و لێ دوور بکەوینەوە یان پابەندی بین و کاری پێ بکەین لە میانی چیرۆک یان ڕۆمانێک هەموو بارودۆخێک کە بەپی هەلومەرج و وەتەوە ئامانجەکەی
داپیرەکان بەم جۆرە بوون بەڵکو پورەکانی شەڕوە ئەو کەسانی تەمەنیان لە تەمەنی دایکەکان زۆرترە گرنگیان دەدا بەم جۆرە چیرۆکانە گێڕانەوەی ئەم ڕۆمان و سەرگۆزشتە و پاندانە وەک تەلەڤیزیۆنی ناوماڵوا بوو بەڵکو خۆزگە تەلەڤیزیۆنەکانی ئەم سەردەما بگاتە یەک لەدەی ئەوان لاڕووی لایەنە پەروەردەیەکانەوە هەندێک لە پیاوانیش لە دیوەخانەکانیاندا یان لە ناوماڵاندا لە ناوخێزاندا لەم شیوە وتارەیان دەڕستەوە بە جۆرە گواتەی پیاوەتی شۆڕەسواری و نەریتی باشی داجاند لە نێوان لاوان و گەنجاندا داپیرە بەردەوام بوو لەسەر گێڕانەوەی چیرۆکەکەی پاشا لە تەنهایی ناو کۆشکێکی دڵتەنگ بوو لە شار دەرچوو بە هیوای ڕزگاربوون لە دوورەوە کۆشکێکی قەشەنگی بەدی کرد پاشەوەی خۆی و کەژاوەکەی بۆ ماوەی نیو کاژمێ ڕۆشتن لە نێو ئەوەی بەڕۆژ بن لەسەر وڵاخەکانیان و نەدەنە سەر کۆشکەکە یان بدەن بەسەریاندا یان بە شوەیەکی سروشتی بڕۆن پاشا و کەژاوەکەی نزیک بوونەوە لە کۆشکەکە وەی هاتە پێشەوە کۆشکەکەی خۆی وابێ کە ئێستا لێ هاتۆتە دەر بەڵام تۆزێک بچووکتر بوو کاتێک پرسیاری لە خاوەن کۆشەکە وتیان هی بازرگانێکی گەورەیە هاوڕێی زۆرێک لە میرەکانە میوانداری گەورەی ئەنجام دەدات بەڵام باخ و کێڵگەکە یەکێک لە پاشا کۆنەکان با دیاری پێیانداوە و باخۆییان بە با و باپیرانیان داوە لێرەدا چیرۆک بێژەکە هەوڵیدا کەمێک گاڵتە و گە بکات ئایا پێویستنی هاوڕێی میرەکان و ئەوانەی سفرە بۆ میرەکاندا ڕازێننەوە لە ناودارا گەورەکان بن بازرگانی گەورە فیوداڵی گەورە بن خاوەندە سەڵاتی گەورە بن قۆنتەرات چیانی خانەکانی خواپارستی بن تەنانەت دەڵاڵی گەورە بن پاشان ئایا پاشاکان جوامێری و بەخشندەی بە سەمانی گەڵ نەدەن بۆ کەسانی دیکە ئایا جوامێریان بۆ دەوڵەمەندانی کوڕەکانم یان پێشان وایە ئێوەش هەندێکتان بەردەکەوێت بەم جۆرە پاشا دانی لە حەسقیلی خاوەنەم کۆشکە خۆش کرد ئێوە شار بەم جۆرە لەگەڵ داپیرەکەتاندا مانەوە لەم زنجەدا کاستەمە بەرگێڕە شەبای زستان بگریت بەڵام باران ئەوە هەر دڵوپێک ببارێ لابن میچەکەەوە دێتە ژوورەوە ئەمەی بە پێکەنی نەوت و جاروپارش قاقای لێ دەدا ئێمەش کاتێک ددانە شاشەکانی دەردەکەوت پێ دەکەنین کە ڕۆژگار زۆربەی ددانەکانی تێکدا بوون بەدەکمەن هەندێک ددان لە ناودەمیان مابەوە ڕۆژگارەوەی پێکرابێ تیاندا کردبووی کاتێک باسی پاشا و دارایی و سەرۆت و سەمانی دەکرد وشەکانی ئەجوویەوە و هەر وشەیەکی چۆن چرکەی لە نێولێوەکانیدا ڕادەگرت تا دەبوو نەپیت وەگەوەی بەم کارە هەندێک دڵنەوەی خۆی دەکرد کە چۆن کەم و کوڕی هەیە لە کۆشک و سەربەت و توانادا یان کاتێک باسی زەماوەندەکی خۆی دەکرد کە بردیان بۆ ئامۆزاکەی بەرامبەر بەمارەی یەک لە دەبەرەختیانە دەپەڕی باوکی وەری گرتە بوو بێەوە یەک دانەشی پێ بدات تەنانەت بێەوە یەک کراسینووی بۆ بکرێت هەناسی قوڵی هەڵدەکێشا سەرڕای ئەوەی ئەم ڕووداوە پێشتر ساڵ ڕوویدا بوو چیرۆک خوێنەکە پێڕاگەیان دەبووین بەوەی حکایەتیان چیرۆکەکەی مەلی گۆردرا با چیرۆکی خۆی پاشانوتی پاشا سەری سوورما لەوەی لەسەر حەسقیل و کۆشکەکەی باسکرا بەڵام بەردەوام بوو لە ڕۆشتن بەرەو زەنجێکی بچووک کە نزیک بوو لە دیواری دەروی کۆشکەکەی حەسقیل با سواری ئەسپەکەی کەوتە دوی پاش ئەوی زانی پاشا نەهاتووە بۆ کۆشکەکەی پاشا فەرمانیدا بۆ پاسەوانەکانی نەهێڵن نزیکی بکەوێتەوە کاتێک نزیک کەوتەوە لە زنجەکە کچێکی جوان هاتە دەر لا سەرەتەی تەمەنیدا بوو ناوی زەبیبە بوو زەبیبە بە خێراتنی پاشای کرد بە لۆژیکێکی ئازبەرز و ڕێزێکی زۆرە و داوای کرد کە بێتە خوار بۆی میوانداری بکات پیاوێکی بەتەمەنیش لا نزیک زەبیبە ڕاوەستا بوو توانی بیخەمڵێنێت کە لە بنە ماڵەکەیەتی پاشا پیادە بوو کاتێک زەبیبە داوای لە پاشا کرد بێتە ناو زنجەکە ڕۆشتە ژوورەوە لاسەر کورسێک دانیشان کە لە دەر خوڕما دروستکرا بوو بەڵام پاشا تێبینەوەی کرد کە زنجەکە لە ژوورەوە زۆر خاوێنە شتومەکەکانی زۆر خاوێنە و زۆر بەڕێکی دانراون ئایا ئالۆزی کۆشکەکان شتومەکەکانی دیوارەپانەکانی کاوانی هەژار نیانە و ناشیانەوێ خواڵوەسراوی ڕووکەشێن کە پێویستی ژنیە تا ڕادێک دەرونی دەمرێنێت تەنانەت چێژی نامێنێت ئایان پەیوەندی ڕاستەخۆی بە سروشتەوە گەشە بە چێژ نادات بە ئەندازەی دیاریکردنی ڕەنگە گونجاوەکان وەگەوەی هەوای پاک و تەندروستی بنیاتنانی دەرونی مرۆڤ گەشەی پێدەکات زەبیبە وەڵامی هەموو پرسیارەکانی پاشای دایەوە دەربارەی ژیانیان شتومەکەکانیان بارودۆخیان کە پاشا سەرسام بوو بە تایبەت کاتێک بە درێژی وەڵامەکانی دەدایەوە بە جۆرێک پاشا پێویستی بوو زۆرتر گوێگر بێت هەر کاتێک قسەی بۆ پاشا بکرد بە یان وەڵامێکی بدا بە هاوکات باستێکی بەرزی ڕۆشت و ئەتەکیێتەوە بە ئاسانی و بێگیر و گرفت بە جۆرێک دەرۆنی ئاسوودە دەکرد و زانیاری زیاتری پێدەبەخشی زەبیبە چوە دڵی پاشاوە ئایا سادە و ساکاری زەبیبە و زیرەکی خۆڕسکی تاقیگەی و ئەزمون و سادەی ڕەفتار و هەڵسوکەوتی بوو ئەوە نیە ئەوەی لە کۆشکەکەیدا گۆشێکیرە پێویستی پێیەتی کە نەهیچ دەبینە و نەهیچ دەبیستێ تەنها بەشێکی کەم و پێشتر دیاریکراونە بێت لە چوارچێوەیەکی سەنگین و بێزارکردا بگەڕێنەوە بۆەوەی ئەو داپیرەوتی سەبارەت بۆ پاشوایە کە تەوەری ڕۆمانەکە لە سەرەتی لە دوای ئەوەی زوزوو سەردانی زەبیبەی دەکرد و پاش ئەوەش زەبیبەش کەوتە سەردانیکردنی کە لە داهاتوودا باسی دەکەین پاشا گەیشتاوی کە زۆر زەبیبەی خۆشویست هیچ ژنێک لەوانی خۆشویست بوون لەژێر هەر ناوێکدا بوو بێت نەدەگەیشتە ئاستیە و
لەوانە ژنەکانی و خۆشەویستەکانی. ئەگەر لەسەر زەوی بڕۆژ با دڵی سنگی ڕادەپەڕی بۆ هاوڕێیەتیکردنی، دڵی تەپاوتلی دەکرد بۆ پاراستنی، یان بە دوایدا دەڕۆژ بۆی بزانێت بۆ کوێ دەڕوات و دەبووە گرێک یان مۆمێک کاتێک لەو کۆشکەکەی دەردەچوو بۆ ڕۆناکردنەوەی ڕێگەکەی. بەڵام ئەو خۆشەویستی بۆ زەبیبە نەدەگێڕایەوە، هەوڵی دەداش کراشی نەکات کە پەتر لە پەیوەندی کۆی دەکاتەوە لەگەڵێکیاندا و کە هەست بە ئارامی دەکات لەگەڵیدا، چونکە زۆر جار گەمار و دراوی نێو دیواری کوشک و سنوورەکانیەتی. پاشەوەی پاشا هیچ پرسیاری نەدەکرد لەسەر هیچ جۆرال سوکەوتێکی لەگەڵ مێردەکەی، هیچ خانەگومانیشی نەبوو لێی چونکە مێردێتی. تاوای لێ هات تەنان لە ئەو هەواش خانەگومان بوو، بگرە لەو پاروەخواردنەش کە لە دەمیدایە. بەڵێ دەڵێم پاشا مافی خۆیەتی خانەگومان بێت لە دەمی زەبیبە، مێردەش مافی خۆیەتی خانەگومان بێت لە دەمی ژنەکەی. ئایا هەردەم و لێو نییە کە پێویستە پیا و خانەگومان بێت لێی؟ ئایا لە تێبەتمەندیەکانی ژن نییە کە سەرنجی پیا و ڕاکێشە دیان لە خۆی دوورخاتەوە؟ کە پێویستە ژنی زیرەک ئاگاداریەوە بێت و بەکاری بێنێت وەک هێزێک لەسەر پیا و بۆ وێڕای کێشێت و ڕزگاری نەبێت، ئاگاداری کەم و کوڕەکانی بێت بۆی لێی هەڵنەیەت پاش نزیک بوونەوەی. ئایا زۆرێک لە پیاوان و ژن ماچ ناکەن بە ڕێژێکی زیاتر لە شتەکانی دیکەی؟ ئایا هەندێکیان هەر بەوە قایل نین بۆ دەربڕینی دڵباردووی لە سێ کەس، یان بەوەی دووپاتی کاتەوە بۆ خۆشەویستێکی لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی پەیوەندی و پێکەوە بوون پێوەی بنووسێت؟ نەک تەنها لە خۆشی سیکسەوە نییە، بەڵکو لە خۆشەویستی خۆیەتی بە ماچ. دەڵێ دەما بنەمایەکە جا چ کاری سیکسیە بێت یە خود نەبێت. ئەوانەی دەڵێن وا دەڵێن جاگەردەم بەم ستایشە بێت، ئایا مافی پیاونی گوماناوی بێت لە دەمی پێکەنینی بزە و جوڵەی لێوی؟ پاشان ئایا ڕوون نییە بۆچی گەیەکمان و داپیرانمان سەرپوشیان دەدا بەسەر دەمیاندا لە بەردەم کەسانی نامە و خواردنیان نەدەخوارد لە بەردەم کەسانێکی نزیک نەبووایە؟ هەر لێرەشەوە ئاەتە پیرۆزەکان داوا لە ژنەکان دەکات سەرپۆشەکان بدەن بەسەرا و لەوانەشدام. ئەو پاشایە سەردەمی خۆی زەبیبەی زۆر خۆش دەویست، بەڵام چۆن بوو خۆشویستنەکەی بابۆتان بگەڕمەوە. با سەرۆکی پاسەوانەکان ڕاگەیان ڕێ بدەنە میوانەکەی پاشا کاتێک دێت بچێتە بەشی تایبەتی کۆشکەکە. هیچ ڕوونکردنەوەیکی پێ نەدان لەو بارەیەوە. سەرۆڕایەوەی سەرۆکی پاسەوانان سەری سوڕما ئەم جارە چونکە خودی پاشا هاتنی میوانی ڕاگەیاند لە ئاڕێی سەرۆکی پاسەوانانەوە بوو. هۆکارەکەشی کەس نەبوو بپرسێ و دڵەڕاوچێکی شارەوە لە ناخیدا هەبێت. بەڵام پاسەوانانی دەرگای سەرەکی کۆکردنەوە و داوای لێکردن لیباسی ڕسمی لەبەر بکەن و ئامادە بن بۆ پێشوازی میوانی پاشا. بەم جۆرە دەبێت هەردوو لای دەرگاکە بگرێتەوە لە یەک کادا لەلایەن دوو سەربازی پاسەوانەوە. فەرماندەی پاسەوانەکان پێیوتن پێویستە جوڵەیکردنەوەی دەرگاکان بۆ دواوە بێت بە جۆرێک دەرگاکە لەسەر یەک سیستەمی خێرایی و هێواشی بێت. بە جۆرێک یەکێکیان پێشەوەی دیکە نەکەوێت لە سەرەتای جوڵەدا هەروەها با پلەی جوڵە و خێرایی ناوی میوانەکە پاشاش زەبیبەیە. کاتێک گوشی زەبیبە لەسەر زاری هاتە دەر ئاگادار نەبوو لە ناوەکە کە شتێک دەربارەی دەزانن. یەکێک لە پاسەوانەکانی پێکەنین گرتی کاتێک ناوی زەبیبەی بەرگوێکەوت، بەڵام بە زەردەخەنەیەک دەری بڕی. ئەویش پاش ئەوەی گەورەی پاسەوانان پشتی لێ بوو. گەورەی پاسەوانان ڕۆشت. پاسەوانەکان لە ناوخۆیاندا دەستیان بە پێکەنین کردوویەکێکیان وتی منم شەو حەزم لە زەبیبە واتە مێوەش. یەکێک لە پاسەوانەکان وەڵامی دایەوە داخۆ زەبیبەمان لەکوێوە بۆ دێت؟ یەکێکی دیکەوتی فڵان زۆر جار ئارەزوو شتێک دەکات کە لە توانای نییە. یەکێکی تروتی ئایا برادەر بۆ ئێمە حرامە تێریان برسی ئارەزوو شتێکمان بێت کە بەکردەوە ناتوانین بەردوەستی بکەین؟ یەکێکی تروتی نەخێر، بەڵام ئەگەر کەسێک ئارەزوو شتێک بکات لە توانایدا نەبێت ئازاری دەدا، بەڵام دەرونی مرۆڤ ناتوانێت بژی تەنها لەسەرەوەی توانای هەیە بەبێ هاسیۆکی پرشنگدار کە هیوای لە کات و توانای زیاتر بێت. هاوڕێکی وەڵامی دایەوە پێشبینیکردنی هیوا دۆخێکی توانای مرۆڤە لە خۆی دابەدی دەکات یان هەستی پێ دەکات. پێشەوەی توانای بەرجەستەکردنی هەبێت ئیتر توانای پێشبینی هیواکانمان لەکوێ بوو؟ لە کاتێکدا هەست دەکەین و دەبینین خەڵکی دانیشتوانی کۆشیان خۆش ناوێت، لەوانەیە ئێمەشیان خۆش نەوێت. گوێگرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەشی یەکەم لە ڕۆمانی زەبیبە و پاشا. بەشی دووەم لە ڕۆمانی زەبیبە و پاشا. بەڵام ئایا خۆش بخدنین کە لە پاسەوانانی پاشاین سگمان بە بەخششەکانی تێر دەکەین لە کاتێکدا کەسانی دیکە لە برسا دەمرن یان نەخۆشی هێزی لێ بڕیون چونکە توانای خواردنی باش و ڕێک و تەواویان نییە بۆەوەی بژین؟ بەڵام ئایا هەر تێرکردنی سگ بەسە
کاتێک دەروون دڵە ڕاوکیەتی و ڕازینە یان عەقڵ قایل نییە و دڵ و دەروون سەرقاڵی گرفتەکانێتی. یەکێکی دیکە وەڵامی دایەوە با تەمەنێکیان مشت و مڕەکەی پێ بڕێنوتی خەونی هاوڕێکەمانە کاگەیان دنیا ئەوەی ئارەزوی زەبیب بکات کە ڕیالیستی نییە، چونکەوەی باسکرا میوانی خاوەنشکۆ پاشایە. لە ناوەکەشیەوە دیارە پاشۆ زۆر گرنگی پێ نادات و لەوانەیە میوانداری نان خواردنیشی نەکات، زۆر لەوە دەچێت وەک ئێمە بێت یان لەوانێ بەم زوانە خێر و خۆشی و ڕووی تێ بکات نازانێت چۆن. ڕەنگە پاشا بسبێتی بۆ چەند خولەکێک چاوی پێ بکەوێت و پاشان ڕەوانەی کات. لە هەموو حاڵەتێکدا زەبیبەیە نەک زەبیب، ئیتر دەتوانێت چارەزوێک لە یەک زەبیب بێت. ئەگەر چەند توورەکە یەک زەبیب بووایە لەوانەیە ئاوا توارەزوەکەت تا ڕادەیەک ڕیالیسمی بووایە. ئیتر دەم داخەن و هەر کەسێک بچێت بەلای کاری خۆیەوە پێکەنی و هەموو پێکەنین. لە کاتێکدا پاسەوانی بەردەرگاکە هاتوچۆی بوو گوێی لادەنگی پێی بوو کاتێک لە تاریکاییەکە وردبەوە سەیری پێشخۆی کرد تارمایی مرۆڤێکی لە دەوروبەر بەدی کرد. خۆی ئامادە کرد کەوانێکی باش گرت بەدەستیەوە تیرێکی لا کۆڵە پشتەکەی دەرهێنا نووسوانی دەوریاگەدار کردەوە و هەواری کرد بە دەنگێکی بەرز لە جێی خۆت بوەستە. زەبیبە بە دەنگێکی لەرزوک و پچڕ هاواری کرد تکایە تیرم تێنەگرن من زەبیبە من میوانی پاشام. لا ترسا بە پچڕ وتی پاسەوانێکە پاشەوەی بەرەو ئەو ڕۆژ با سەرسومانەوتی زەبیبە تۆ میوانی پاشایت با زۆروتی بەڵێ با سەریش هەماژەی کرد بەڵێ فەرمو پاسەوانەکەوتی خەچوونەکەم داوای لێبوردنەکەم نەمناسیت پێمان وابوو پێتیان وابوو چی؟ ڕێزگرتنی پاسەوانەکان باوەڕی بەخۆی هێنایەوە توانێ قسەکردنی بە تەواوەتی بووەوە. کاتێک پاسەوانەکە وەڵامی نەبوو زەبیبە وتی من دەڵێم پێتیان وابوو چی؟ کاتێک بۆ چوونەکەتان بەرجەستە نەبوو جارێکی دیکە بۆ چوونەکەتان هەڵەبوو کە پێتیان وابوو من مشەخۆرێکم یان دزەکەرێکە نیازی خراپە کاریە با کوشک و سەرنشینانی پێتان وابوو با گالیسکیەک دیەمە سبڕای کێشێت لەوانەیە لە پاش و لە پێشمەوە گالیسکی دیکەشە بێت یان کاتێک دەبینن مرۆڤ لا ئێوە و وەک ئێوە دێت و خوازراوە لە کۆشکەوە ئەوە لە دەروی بازنی ئەندێشەکانتانە وانە هەمووتیان بڵێ خاتون. پاسەوانە بەتەمەنەکەوتی بەڵام داوای لێبوردن دەکەم خاتون بۆ چوون یان ئەندێشە بەشێکە لە توانای بوون بەشێکە لە توانای خاوەن بۆ چوون یان خاوەن ئەندێشە تواناش زۆر لە واقع دوور نییە لەوەشە نەکرێت بێتەدی جای تێر چۆن دەتەوێت پێمان وابێت هاوڵاتێکی وەک ئێمە خاوەنە و ڕێزەبێت وادەی لەگەڵ پاش خاوەنشکۆدا بێت لە کاتێکدا ئەمە پێشتر ڕووی نەداوە. زەبیبە با پێکەنینێکی زیاترەوە وتی کە ناویشی زەبیبە بێت وانە بڵێ خاتونەکەم بەنیاز بوو خۆی دەوروبەرەکەی پێ بکەنن ئەگەر وەبیریان نهات بێ کامی میوانی پاشایە ئەتێکێتیش وا دەخوازێ لە بەردەم پاشۆ میوانەکانیدا پێ نەکەنن بەڵکو لە ئامادەباشیدا ڕابوەستن هەر لەسەر بنەمای ڕێسەکانی پاسەوانی پاشایەتی. زەبیبە بەگاڵتۆ بە زەردەخەنەوە بەڵکو لە ناخۆ پێ دەکەن و بەهێمنیوتی دەزانن بۆچی و چۆن ناویان ناوم زەبیبە هەموو بەخۆشیوتیان بۆچی و چۆن خاتون. وتی کاتێ دایکم سکی بە من بوو لای فیوداڵێکی خاوەن زەبیبزاری گەورە کارمان دەکرد باوکی خاوەنشکۆ ئەم پاشایەیان باپیری بۆی دابڕی بوو بۆ ڕێزلێنانی لە بەرهۆیەک نایزانم و بۆ مڕوون نەبۆتەوە. ئەگەرشی پرسیارشم کردووە بەڵام ئایا کارەکە پێویست دەکات کە پاشاکان زەوی و نیشتیماندا ببڕن و بە دیاری بیدەنە خەڵک یان لە بری قەرزێک کە لە قماردا دۆڕاند بێتیان یانە لی خۆش بن بۆ داگیرکەران پاش سەرکەوتنیان ئەگەرچی هەندێکیان ڕاچڕەکین بەڵام چاونەترسیز دەبیبە و شێوەی قسەکردنەکەی سەرنجیانی ڕاکێشە هەندێکیان زەردەخەنە کەوتە سەر لێوانیان لە کاتێکدا هەندێکیان بێدەنگمانەوە بێوە هیچ ئاماژێک لە سەردەم و چاویان دەرکەوێت کە ڕازین یەخودنا ژیانی بەرهەڵسکاری ئەم جۆرە قسانە دەست پێ ناکات بۆ تاقیکردنەوەی دەروون و ڕاستی میلەکان لەوێەوە دەستنیشان کراوەکان هەڵدەبژێردرێن و گەشە دەکەن پاشەوەی بەپی بەرنامێکی تێبێت کە ئۆپۆزۆسیۆندا دەڕێژێت جەختیان لەسەر دەکەن بۆ ئەوەی هانی کەسی مەبەست بدات بۆ ئەو ئەست و ئاکاری دەخوازێت. زەبیبەوتی دایکم بێزووی دەکرد حەزی لە زەبیب بوو چونکەوە لە سەرواستیان دێشەوە بوو چونکە توانای باوکمەلەوە کەمتر بوو بتواننەوە بەرجەستە بکەن. لە ناخی خۆی داوتی ئەگەر تەنها یەک زەبیبیش بێت دیارە توانای ئەوەشی نەبوو بۆ یەکاتێک هاتمە دنیای ناوی لێنام زەبیبە بەم جۆرە ژنە مافیەوەی هەبوو ناوم بنێت زەبیبە ئەگەر مێبوو بەم جۆرە خەونەکەی بەرجەستە کرد بە ناونانی من پاشەوەی نەیتوانی تەنانەت یەک زەبیبیش بەدەست بێنێ بۆ یارەزیو کرد حەزەکەی لە ناونانی مندا بەرجەستە بکات بۆیە ڕۆحی بەردەوام بوو لە تەکی وەکانیدا پاشەوەی توانەکانی نیانتوانی بەدی بێن خوالی خۆش بێت چونکە پاش مناڵبوون وەفاتی کرد ئەگەر ناوم زەبیبە نەبووایە پاشا دەستنیشانی نەدەکردم بمایەکێک لەوانی خۆشەویستی و بەدەست بێنم یان بەلایەنی کەم هەست بە ئاسوودەی بکات بەرامبەری دەزانن بۆچی پێشور پاسوانەکە وەڵام بداتەوەتی چونکە جێی زەبیب ئەمباری بازرگان و پیاوە گەورەکانە یان لەسەر سەفرەی پاشا و گەورە خوا پێدراوەکانە
کاتێک توانیم واتان لێ بکەم تامی زەبی بکەن و لەوانەیە گوێزیش بخۆن کوێ دەزانێت زەبیبە با پێکەنینەوە مەیوت و بە خۆشیێکی زۆرەوە پاشەوەی جوانێکی بۆ گەڕایەوە سەرەڕای ئەوەی تولوبەرگەکەی ساکار بوو بەڵام هەوڵیدا بوو تا ڕادێک پاک و خاوێن بێت پەرچی سەری ڕێک هات کە کەمێک بەسەر پۆشیدا پۆشرا بوو فەرماندەی پاسەوان بە فیزێکەوە هات و بانگی کردن بۆ کۆبوونەتەوە بڵاوەکەن هەر کەس بۆ جێگەی خۆی کابرای بە تەمەنوتی گەورم میوانەکەی پاشایە خات و زەبیبەیە چی؟ بەڵێ گەورم زەبیبە میوانەکەی پاشا کاتێک سەرۆکی پاسەوانەکە سەیری کرد ژنێک لە ناوەڕاستیان داوتی ئەو بەڕاستە پاشا نزیک بۆ بەسەر سوورمان و لێپرسی تۆ زەبیبەی بڵێ گەورم من زەبیبە من میوانی پاشام خاوەنشکۆ پاشا پێی نەگەیاندن من ئەم شەو میوانیەوەم بە باوەڕ باخۆبوونەوە ئەوەی بێت وەک جۆرێک لە دەمارگرتنی سەرۆکی پاسەوانان با شێوەیەکی باوەڕ بەخۆبوونەوە هەندێکیش نازی پێوە دیار بوو چونکە میوانی پاشایە سەرۆک پاسەوانوتی بۆ بورە بەڵام چێ بەڕای سەرۆک پاسەوان من کە هاوڵەتێکی ئەم گەلەم شوێنێوەنی میوانی پاشا بم ئادەتەوەی بڕیاری خاوەنشکۆ پاشا بە ئارەزی خۆت پشت و ڕاست بکەیتەوە نانا چۆن من هیچ کەسێکی تر ناوێرین گۆڕانکاری لە هیچ بڕیارێکی پاشادا بکەین یان هەر ئارەزوێکی خەت و زەبیبە داوای لێبوردن دەکەم بەڵام ڕانهاتوون پێشتر کە لە نەکاو میوانەکانی پاشا و بە تایبەت شەو هیچ هاوڵاتێک نەپیا و نەژن لە میلەتی ئێرە پاشا جاربەر خودی خۆی لە بوونی ڕسمەکان دەردەکەوت بۆی بزانێت گەل چۆن پێشوازی لێ دەکەن لە دوورەوە بەڵام پێشتر هەڵسوکەوتمان لە تەکەم بارودۆخەدا نەکردەبوو پاشەوەی لەزەتی هەست بە تاقانەی لە پێش پاشا کردوتی با من سەرەتا بم ئاجی سەرسۆمان لە ناو مەجلیسی پاشا و ئەوانەی گوێیان لێ دەگرێت و لەوانەش لە ناو نزیکەکانیدا یەکێکی لەم گەلەی تێدا بێت ناو نیشانە گەورەکان لە بازرگان و فەرماندە گەورەکانی سوپا وەزیرەکان و میرەکان ئەوانەی پاشا و سامانیان قۆڕغ کردووە بە درێژای ڕۆژگار باس نییە دەبا هەر سروەت و سامان قۆڕغ بکەن پاشا بۆ ئێمە جێبێڵن پێکەنی ڕووی پرسیاری کردە پاسەوانەکان کە گوێیان لە هەموو قسەکان نێوان فەرماندەی پاسەوانەکان و زەبیبە بوو خەڵکینە ئەمە دادپەروەری نییە هەمویان وتیان بڵێ خاتون ئەمە دادپەروەریە فەرماندەی پاسەوانەکان پاشوەی خێسیەکی کرد لە پاسەوانەکان وتی چونکە گۆڕایاڵی زەبیبە بنوتیان بڵێ قسەکانت ڕاستە لە کاتێکدا دەبا بێدەنگ بوونایە بەڵام داوای لێبوردن دەکەم خاتون دەبێت پەیوەندی بکەم بە گەورەی یاورانی پاشاوە زەبیبە تێگەیشت کە هەتا ئێستا باوەڕی نەهێناوە کە میوانی ناوبراوی پاشایە یان سەختە باوەڕی پێ بکات زەبیبە وتی ئەوە هەرکی سەرشانتە ئەنجامی بدە پاشەوەی فەرماندەی پاسەوانەکان دوورکەوتەوە زەبیبە لە ناخی خۆی داوتی ئایا دڵسۆزی و ئەنجامدانی کاریڕەوە ئەرکی سەرشانی هەرێک لێمە نییە کەواتە سەخلت نابم من کە دەبینە فەرماندەی پاسەوانەکان بە گوێرەی هێرکەکانی کار دەکات بۆ دڵنیایی کە من ڕاستم و هەر قسە نییە من میوانەکەی پاشام و کەسی دیکەنەوە جگە لە من ناوەکەم پڕ بە پێستی خۆیەتی ئەگەرچی لەو ناوانە نییە کە فەرماندەی پاسەوانەکان بابیستنیان ڕاهاتووە هاستوگەوتیان لە تێک دەکات فەرماندەی پاسەوانەکان باپەلە هاتەوە و خاتوونەکەم داوای لێبوردن دەکەم تکایە لەم ببوورە لەم و شەناسک و خۆنزی خستنەوەنە جاروباریش سەرێکی بۆنەوەی دەکرد بۆەوەی لێ ڕازی بێت زەبیبە هۆکاری ویزانی چونکە خەمڵاندنی گەورەی یاوەران لێو تووڕە بۆ و لەسەر دواخستنی لەوانەیە خودی پاشا ئەو کاری کردبێت ئەگەرچی پاشا زێبەر نەبوو لە هەڵسو کەوتدا لە ناخی خۆیدا پرسیاری کرد لەگەڵی داوای دوور بخرێتەوە ئازادی لە دەست دەدات سروشت و ئافەری دراوە نامڕۆڤەکان لە مرۆڤ بەهێزترن ئەگەر عەقڵی لە دەستدا نرخی سەرکەوتنی عەقڵی مرۆڤ لەوەدایە توانای دروستکردن و داهێنانی ئەمڕازی گونجاوی هەیە بۆ سەرکەوتن بەسەر ئافری دراوە زیندوەکاندا هەروەها بگونجێت لەگەڵ سروشت توانای وەشی نابێتێتەوە ئەمڕازانەی نەبێت خاوەندارەتیش جۆرێکە لە مڵکداری جاچوو بە ناوی تاکەوە بێت یاخود کۆ لاجێرم ناونیشانەدایە عەقڵ دەوڵەت و ئەوەی هەیەتی تاکوەقلەوەی هێشیەتی سەرکەوتن بەرجەستە دەبێت لەگەڵ مەرجی دیکە هەر کەسێ بە پێی بارودۆخی خۆی بۆ یەگەر ئازادی مانویست پێویستە کۆڵ نەدەین لە بەردەم هەندێک ناونیشان بۆی پێویستە هاتبێت ئەگەر گەلی ئازادی لەدەستدا ئەگەر وانە بێت قسەکردن لەسەر ئازادی لە هەلی گونجاودا دەبێتە قسەی زل یان هەمووان لە سەرەتاوە خاوەن مڵک بن و هەتا دوای ئەوەی هەیەی هەبێت بە شوەیەکی یەکسانی یان هیچی نەبێت کە پێی وابێت زیادە لەسەر پێویستیەکانی مرۆڤ بۆ کەسی دەیەوێت ئازاد بێت یان بچێتە بەربەرەکانیەوە بە ڕێگایەکدا کەستیایش و ناونیشانی خۆیە بێت ئەگەر وانە بێت تەنانەت ئەگەر بەربەرەکانیش دەستی پێکرد لەسەر هێڵێکی پانی و ڕێک هەموو ڕێز بن لەسەری بۆ قوڵایی یان بۆ بەرزاییەک ئەوە یەکسان نابن لەوەی هەریەک بۆ خۆی تۆماری دەکات ئایا جیاوازی لە ئەمڕازدا ڕوبەڕووی ئەنجامێکی جیاوازمان ناکاتەوە پاش هێڵێکی دەربڕین بە دەرلەنیەت زەبیبەمانی هەمووی لە ناخی خۆی داوت لە کاتێکدا لە تێک سەرۆک پاسەواندا دەڕۆشت بۆ ژووری گەورەی پاسەوانان پاشان لەگەڵەوە بۆ دەرگای ژوورەوەی کۆشکی پاشا کاتێک زەبیبە لە دەرگا چۆ ژوورەوە لەگەڵ گەورەی پاسەواناندا بەوردی سێری ڕەڕەوی دوای دەرگاکەی دەکرد
خەریک بوو خۆی بە پاشادا بکێشێ کە لە ناوەڕاستی ڕێڕەوەکەدا وەستا بوو لە چاوەڕوانیدا. ئەگەر تێبینی وەستانی کتۆپڕی گەورەی پاسەوانانی نەکردبا کە سڵاوێکی سەربازانەی کرد پاشوێ قاجی کێشا بە زەویدا لە جێ خۆیدا وشک بوو تا پاشا پێیوت سوپاس زەبیبە بەجێ بێڵەوە بڕۆ. ئیتر بە شێوەیەکی سەربازی وەرگەڕەوە ئەوانی بەتەنها بەجێهێشت. زەبیبە سڵاوی لە پاشا کرد پاش ئەوەی هەندێک چۆکی چەماندەوە لەگەڵ ئاماژەکردن بەسەری و هەردوو لای کراسەکەی گرت بوو وەک پەپولەیەک وا بوو ئەگەرچی کراسەکەی لە کراسی کۆشکەکان نەدەچوو وەک جلوبەرگی شازادەکان و ژن و کچی دەوڵەمەندەکان نەبوو. ئەوانەی کاریانەوەی سەردانی کۆشک دەکەن لە یادوو بۆ نەگەشت و تایبەتەکاندا بەڵکو و تەنانەت وەک جلوبەرگی کەنیزەکانیش نەبوو. پاشا بە زەردەخەنەوە بە خێراتنی میوانەکەی کرد بەخێر بێی بەخێر بێی. دووەنگاولی هاتە پێش تا پێوی نووسە دەستی هێنا بەسەریدا هەندێک بەرزی کردەوە لە باوشی گرتووتی تا مەزرۆین ئەی جوان. زەبی بەسەری سوڕما بەوەی پاشا پێیوت ئەی جوان وشەی جوانی لە نەخری خۆیدا دەوتەوە دەیوت ئایا بەڕاستی پاشا بە جوانم دەزانێ یان دەیوت دڵنەوەی بکات کە پێشوازی لێ کرد یان چۆن ئایا بۆچی بە جوانم دەزانێت کە جۆرێکی تێبەر لە ژنان دەبینێت جگە لە من لەناو کۆشکدا ئەوانەی هاتوچۆی کۆشک دەکەن لە کچانی میر و کەسایەتیەکان. ببوورە خاوشکۆ چۆن و بۆچی بە جوانم دەزانی. ناوزادکردنەکەت بە جوان پێ هەڵدانێک کە شوێنی توێ زەبیبە کە تۆم دی ئەو ستایشەش لە دڵ ماچەسپا هەرکە سەردانم کردن لە ماڵی خۆتان پاشان سەردانەکانم بەردەوام بوو کاتێک لە گەڵکی ئەو بەدنەمەکەدا بوون دەرمانم کرد لەو زەوی کە پێشترێکێک لە پاشاکان پێی بەخشێ بوو. ئاماژەی بەمە کرد بۆی بیری بخاتەوە کە چۆنێکێک لە پاشاکانی پێش ئەو پارچە زەویەکی دابڕێ بوو بۆ یەکێک لە خاوەن بەرژەوەندی تایبەتەکان ئەویش هەموو جۆراژەڵێکی تێدا پەروەردە دەکرد. سەرۆڕای کشت و کاڵ هەروەها کوڕی هەنگی تێدا پەروەردە دەکرد و هەنگوێنەکی دەفرۆشت. پاشان بازرگانی دەکرد لەناو دەرەی وڵاتدا تاوای لێ هات سەروەت و سامانەکەی گەیشت بۆ ژمارەکی ئەفسنایی. هەر کاتێک چاوی بە پاشا بکەوتایە بابیری دێنایە کە چۆن گوێنێکی بەتامی دەبێ کە لە هەمووانەدا لە بازاڕدا هەیە و پاشا پێویستی بەتامترە تەنانەت لەو هەنگوێنانەی لێپرسراون کۆی دەکەنەوە لە کوڕانگەکانیان کە دوورە لە کۆشک و باخچەکانی پاشاوە. وای لێ هات پاشا فەرمانی داوەیەکێک لە یاوەرانی بڕوات لەو هەنگوێنە بڕێکی زۆر بکرێت بۆ کۆشک. بەڵام هەرکە شوارەزایان تامی هەنگوێنەکەیان کرد دەرکەوت سەختی تێدا کراوە. بچووکترین سەختەشە و بازرگانە چاوچوونەکە دەیکرد هیچ هەنگوێنی لە کوورەکاندا نەدەهێشت بۆ هەنگەکان شتێکی دیکەی دادانا بۆ خواردنیان لە زستاندا کاتێک هەنگەکان دەچنە خەڵبەتەوە لە کوورەکانیاندا ئەو کاتە تامی هەنگوێنەکە دەگۆڕدرێت و بێتام دەبێت وەک ئەوە نییە کە هەنگ لە زستاندا لە هەنگوێنەکەیان بخۆن سەرڕایبوونی گوڵ و گوڵزار کە لە وەرزەکانی دیکە هەڵی دەمژن. بۆیە پاشا دەستی گر بەسەر جەڵگەم بازرگانە چاوچوونەکە و خستیەوە سەر دەوڵات. لەو کاتەدا باوکی زەبیبە لەو جەڵگێدا کاری دەکرد کاتێک جەڵگەکە خرایەوە سەر دەوڵات پاشا ئەو کرێکارانەی ویستی لێبوونمانەوە لەوانەش باوکی زەبیبە بوو کە زۆر زەبیبە نەبوو شووی کردبوو. کاتێک پاشا سەردانی و جەڵگەی کرد و چای بە زەبیبە کەوت شەیدەی بوو هەروەهاویش شەیدەی پاشا بوو تا کارگەیشتە خۆشەویستی لە دەرەنجامی سەردانی بەردەوامی ئەو جەڵگەیە. بەم جۆرە پاشا زەبیبەی ناسی و خۆشەویست. پاشاوتی زەبی بەستەیشی جوانی ڕووکەش نییە ستەیشێکی بەواتە وێنە لا تۆدا بەرجەستە دەکەم بەڵام خامشکۆ لە من جوانتر هەیە زۆرێکت لێ دیون ببوورە لە ڕازگۆیمیان لە بێ دەبیم ئەگەر بڵم لەوانەیە لەگەڵیاندا پەیوەندیدا بوو بێت بەڵام زەبیبە کە سیمنەتی جوانی دڵ و دەروون و کەسایەتی دیمەنی وەک تۆی هەبێ چۆن پاشای خامشکۆ ئەوانم دیکە لە پاشا نزیک دەبنەوە بۆ مێدی داج و کاریگەری نەک نزیک بوونەوە لەواتەی دیکە. لا کاتێکدا زەبیبە من تاج بە گرنگتر بژاردەکانم نازانم خامشکۆ ئایا دیمەن و نەژات جیا دەبنەوە ئەوە بوتت من جوان و هۆکانی زیداری کرد هەروە کەمە شێوم جوانە ئەی تاج شێوەی تۆ نییە لەوانێت تاج بەشێک بێت لە دیمەنم بەڵام هەموو دیمەنم نییە هەروەها من پێم وایە دیمەن هەمان جێگەی لە شێوی پیاودانە وەگەوەی لە کەسایەتی ئافرەتی هەیەی لە پاڵ خەسڵەتەکانی دیکەدا. زەبیبە تاج شتێکە ئایا ڕوایە بۆ چوونە ناو نرخاندنی بێدیان شتەکان نەخێر پاشیان خامشکۆ چۆن ناوناغی مرۆڤ پێویستە پێگەنەری نەژاد و خەسڵەت و خۆ بێت لەوانەیە مرۆڤ لەوانەیە دیمەن تەواوکەر بە دییان زیاد جا هەر کەسێ شت بکاتەوە سەرەتی ئەگلاکەرەوە لە نرخاندنی شتەکان دەبێت وەک نرخی ئەو شتە لە دەستدا و دەست بە بەکارهێنانی نەکخۆی بۆیەوەی نرخاندنی خەڵکی لەسەر بنەمای چەند شتەکانیدا دەکات ئەوەی وەک شتێک بۆ دەستا و دەستکردن باشە نەک وەک نرخێک بۆ دروستکردن و چاکردن و پشتیوانێک پاڵی پێوەدا بێت. لەگەڵ ئەوە من ناتوانم مرۆڤ شت ببینم تەنانەت ئەگەر وەک ئەو مەلعونەی کە لە گەڵکەکەدا دەرم کرد خاوەندارێتیم لێ وەرگرتەوە لەم قسانەمدا ویستم تایبەتمەندی لە مڵکداریدا دەست نیشان بکەم نەمیز گشتگیری بکەم بۆی هەمووان بگرێتەوە. پاشکەی خامشکۆ ئەم حکومە گشتگیرە مرۆڤیش دەگرێتەوە ئەی مرۆڤ دوو جۆر نین
پاشا بە دوواداچوونی نەبوو بۆ قسەکانی زەبیبە، بەڵام وتی زەبیبە وتت تەنانەت ئەو مەلعونەی دەرمانم کرد لە گەڵگەکەدا وەک شت سەیری ناکەی واتوت، بەڵێ پاشێ خاوەنشکۆ مەبەست دەوەیە بێنرخە ئەگەرچی هیچ و پوچیش بێت بەکاریەوە نایەت پێی بوترێت شت. نەخێر پاشێ خاوەنشکۆ مەبەستمەوە نییە، من ویستم بڵێم سەرۆڕای ئەوەی مەلعونە و بڕیارەکە دەربارەی دادپەروەرانە بوو، بەڵام ناکرێت بەشدا ژماری بکەین چونکە لە ڕاستیدا مرۆڤە و ئەگەرچی مرۆڤایەتی لەدەستداوە یان لاواز بۆ هەر مرۆڤێک هەرچەند خراپێت هەر شتێکی لە مرۆڤ تێدایە، ئەگەرچی خەسڵەت و ڕەوشتی بەلای خراپیدا بڕوات وا دەکات نزیک بێت لە شێت. پاشاوتی بەڵام زەبیبە دەکرێت بە شتێکی کەمی پۆزەتیفی کەسایەتی هەر کەسێک بێت ئەلتەرناتیڤی لایەنە خراپەکەی زۆرتر بێت. زەبیبە وەڵامی مەیدایەوە پاشێ خاوەنشکۆ لەوانەیە ڕیفۆرم خوازەکان هەوڵی گەشەپێدانی بەشە باشەکەی بدەن بۆی ببێتە دووخی سەرەکی. لە کاتێکدا نێگەتیڤ پاشەکشە دەکات یان خراپیەک لە گۆشەیەکدا گەمارۆ بدرێت، بەڵام زەبیبە پاشا چەکسازی کۆمەڵایەتی نییە. زەبیبە وتی خۆزگا حاکم بیتوانایە چاکسازی کۆمەڵایەتی شان بە شانەوەی سەرچاوی بڕیارەکانی تریشە، ئەوە بارودۆخەکە بەلایەکی دیکەدا دەڕۆشت. گوێگرانی خۆشەویست بەم شێوەیە ژاتینە کۆتایی بەشی دووەم لە ڕۆمانی زەبیبە و پاشا. بەشی سێەم لە ڕۆمانی زەبیبە و پاشا. پاشاوتی زەبیبە هەموو ئەوەی مرۆڤ ئاوەتە خوازێتی پێی ناگات، بەڵام ئایا ناکرێت یەکێکی دیکە بەم کارە ڕاستپێریت بێەوەی سەرقاڵی وردەکارەکانی دەسەڵات بێت و بێەوەی بەرپرسیارەتی دەسەڵاتی هەموو کارەکانی لە ئەستە و گرتە بێت. زەبیبە هیچ شتێک ستەم نییە، بەڵام ئەمە لە پێشدا لە ناخی خۆمدا تاوتوێ نەکردووە. ئایا خاوەنشکۆ هیچ بیرت لێ کردوتەوە سەر بە کۆمەڵێکی ڕێکخراو بیت؟ زەبیبە بیرم لێ کردوتەوە کۆمەڵێکی ڕێکخراو بێت هەبێت سەر بە دەسەڵات. خاوەنشکۆ ئەو کۆمەڵە ڕێکخراوی سوودی دەوڵەتی تێدا بێت ئەو کۆمەڵەیە دەسەڵات دروست بکات نەک ئەوەی دەسەڵات دروستی دەکات. پاشا سەربوو بێت نەک تەنها پێڕۆی پاشا بێت. ئەو کاتە ئەو کۆمەڵە ڕێکخراوی کە بەو شێوەی من دەڵێم دەکرێت ڕاست پێردرێت و سەرکردایەتی گەل بکات، ڕاستەوخۆ ئەرکی ڕیفۆرم خوازی بگرێتە ئەستە و بەپێی زنجیرەکەی تۆ هاوکارانت. بەڵام زەبیبە ئێمە لە ڕاستیدا ئێستا بێ کۆمەڵی ڕێکخراوین، من و هاوکارانم دەسەڵات دەبین بەڕێوە. ئەمەش واتە دەسەڵات کۆمەڵێکی ڕێکخراو دروستی نەکردووە، دەسەڵات پێشبوونی چەمکی کۆمەڵێکی ڕێکخراوە بووە. بەڵام من پێ لەوە دەنێم کە پێویستمان با کۆمەڵێکی باوەڕدار هەیە کە ئێوە پێی دەڵێن کۆمەڵێکی ڕێکخراو، چونکە ئەم ناوەتان پێ باشە باوا بێت. دەسەڵاتی کلاسیکی توانای دروستکردنیەوە کۆمەڵە ڕێکخراوی هەیە کە دەیخوازێت، بەڵام ئایا ئەو کۆمەڵە ڕێکخراوە پێویستە ڕووکەشی بێت و یەکێک لە دەمامکەکانی حکوومەت بێت کە شێوازی دەسەڵات بڕازێنێتەوە، یان کۆمەڵێکی ڕێکخراوت پێویستە منیاتنەری کۆمەڵ بێت خواروخێجیەکان ڕاستکاتەوە؟ زەبیبە ئەوەی دووەمم دەوێت، بەڵام پێویستە ئەوەی ڕیالیستیە بوترێت نەک ئەندێشەیی. پاشەی خاوەنشکۆ مەبەستت لە ڕیالیزمی گونجاندن و تێکەڵاوبوونە لەگەڵ ئەو واقعی هەیە یان گۆڕانکاری بنەڕەتی بەسەردا بێت لاگەڵ ئەوەی پێش گۆڕانکاری و ستایشی ئەو واقعە بێ سروشتی هێز و ئەمڕازەکان و کاریگەری هەریەکیان بە ئەندازەی کێژی خۆی بێت. زەبیبە مەبەستم و چەمکی دواییە لاگەڵەوەی پێگەنانی کۆمەڵێک ڕێکخراو کە هەرکی گۆڕانێکی بنەڕەتی کۆمەڵ لاستۆ بگرێت بەڕەو سەرکەوتن و پێشکەوتن لە ئەرکەکانی دەسەڵات نییە، باڵکۆرکی خەباتگێڕ و شۆڕژگێڕانە. ئەو کاتە دەسەڵات دەبێتە زادیە و نەگەو زادێ بێت و ئامانجەکانی دەبێتە ئامانجینەتەوە. شیاو دەبێت ئامانجێکی خەباتگێڕی نەک وەک ئێستا کە هەستی پێکراوە. دەڵێم پێکهێنانی کۆمەڵێکی ڕێکخراو ستەم نییە، تەنانەت لە سایی دەسەڵاتیشدا دەکرێت هەندێک نیشانەی تێکەڵاوی هەبێت بە ئامۆرک و خەزڵەت و ئومێدە بنەڕەتیەکانی هەمووشی نەبێت کە گۆشەیەکی لە ژیانی کۆمەڵانی خەڵک بەرەو باشی ببات نەک هەمووی. زەبیبە چۆن کاتێک کۆمەڵێکی ڕێکخراو پێک دێت و تۆ بەشێکی درەو بیکەرە بەشێک لەگەڵ هاوڕێزیدا پشت بە خاوەن دەسەڵاتەنە ئاساییەکان و ناو نیشانە گەورەکان و مڵکدارە پارەخۆرەکان مەبەستە، بەڵکو کەسانی ئاسایی با بنەمە و ڕێساکی لەو کەسانە نەبێت کە خاوەنی کەمن لە کۆمەڵدا. ئەمەش ناتوانێت ئەنجامی بدێت ئەگەر بەشێک نەبێت لەگەل. زەبیبە
چۆن ببمە بەشێک لەگەل کە من بە ڕیالیستی پاشۆی گەلم گەلی ژێردەستەی منە با دڵ و دەروون وەڵسوکەوت و مێشک بەشێک بێت لەگەل و ئامانجێکی گەورە داڕێژی بۆ گەل و کۆمەڵە ڕێکخراوە با جۆرێک گونجاو بێت لەگەڵ وڵاتماندا و ڕۆڵی لە ژیان و پەیامی مرۆڤایەتی تێیدا بگەێنێت و ڕابەرایەتی گەل و کۆمەڵە ڕێکخراو بکەیت با ڕووسوری و دەستپاکی بۆ گەشتن بە مەبەست و سازش لەسەر پرەنسیپەکان ڕەت بکەیتەوە خوازیاری هەموو ئابرۆمەندیەک بیت بەکار و کردەوە خۆ چەرخەنکەیت بۆ داخوازیەکانی گەل و کۆمەڵی ڕێکخراو ڕازگە و دادپەروەر بیت هەر لە سەرەتاوە بە درێژایی ڕۆژگار بەڵام زەبیبە ئایا مە سەخت نییە؟ بەڵێ پاشۆی خامشکۆ چونکە ئەو هەنگاوی ئەنوڕێت سەختە بۆی دەچەسپێت هیچ زریانێک نایلەرزێنێت وەک کارە ساتەکان ئەوەی بە ئاسان دەست دەکەوێت ئاگاداریکردنی گەورە نابێت دەکەویتە دەروی گۆڕۆپانەکەی بە ئاسانی بە کردارێکی دیکە بەڵێ زەبیبە ئەمە ڕاستە و پێویستە بەردەوام بین لا گفتوگۆ بۆ گەیشتن بە باشتر بەڵام لە دواییدا پاشۆی خامشکۆ هەر چۆن بێت باشە بەڵام پێش داخستنی دەرگای گفتوگۆ داترسم نەسازی ڕووبدات لە نێوان پیاوانی کۆمەڵی ڕێکخراوەکە و پیاوانی دەسەڵات لەوانەیە پیاوانی کۆمەڵی ڕێکخرا و ململانی پیاوانی دەسەڵات بکەن لەسەر دەستکەوتەکان لەبانەشە لایەنە ڕووکەشەکەی پتر لەوەی سەرقاڵی ململانێ بن لەسەر خزمەتگوزاری بەسوود بۆ گەل و وڵات پاشۆی خامشکۆ لەوانەیە مرۆڤ بدات ئەگەر بارودۆخەکە هەر وەک خۆی بمێنێت واتە ناونیشانێکی دیکە بخرێتە سەردامەزراوەکانی دەوڵەت کۆمەڵی ڕێکخراو بەڵام ئەگەر کارەکان بۆ ئاقارە دەڕۆژ وەک پێشتر باسمان کرد لەسەر بنەمای کۆمەڵی ڕێکخراو وەرکی خەباتگێڕی هەیە لەسەر ڕۆشنایی ئامانجە گەورەکانی کە خزمەت بەگەل بکات کاتێک کۆمەڵی ڕێکخراو دەکەوێتە ناو ژیانەوە لەگەڵ پراویزێکی پەرۆشی بۆ مەترسیەکان و قوربانیدان ئەو کاتە مافی ڕۆڵبینین و سەرکردایەتیکردن کۆمەڵ بەدەستێنێت بە جۆرێک کۆمەڵ ڕەزامەند بێت بەبێ زۆر لێکردن ڕۆڵە گەورەکان ڕەک دەخرێت لەسەر بنەمای هەر کەسێکی هەرکی خۆی هەیە بە جۆرێک ململانی و بەرهەڵستی ناڕەوا لە نێوان پیاوانی کۆمەڵی ڕێکخرا و پیاوانی دەسەڵاتدا نەبێت لەگەڵ ئەوەش من پێ لەوە دەنێم کە جیاوازی تەواو لە ڕووی پراکتیکەوە لە نێوان ئەم دووستایشە ناگرێت تا سەر لە هەموو بارودۆخ و ئاستێکدا ئەو ڕێڕەوەی پێیدا دەڕۆشتین لە کۆشێکدا دوور و درێژ و تا ڕادەیەک تاریک بوو چونکە هەموومانەی لە هەردوو لای ڕێڕەوەکەوە بوو تەنها هێندە بوو ڕێگەیان بۆ دیاری بکات بۆ شوێنی پاشۆ زەبیبە وتی ئایا پێدوانی ئەم ڕێڕەوە بەڵکو هەموو کۆشک چۆڵ و بێزارکەرە ئەی خاوەنشکۆ لەوانەیە وابێت چونکە ڕێڕەوەکە و هەندێک لە شوێنەکانی کۆشک پەنجۆرەیان نیە لە دیوی دەرەوە یان لەوانەیە تۆ یەکەم جار دەچیتە ناو کۆشکەوە چ جای کۆشکی پاشا ئەمی بەس دەردەخەنێکەوە بت ئەوە یەکەم جارە بێمە کۆشکی پاشاوە بڵێ وایە سوپاس گێزدانیش دەکەم کە هەلی چاو پێکەوتن و سۆڵ و میهرەبانی خاوەنشکۆی بۆ ڕەخساندم بەڵام یەکەم جار نییە بچمە کۆشکەوە پێشتر چوو بوومە کۆشکی خاوەن کەڵگەکەی دەرت کرد هەر وەگاگاداری تا ڕادێک هاوشێوەیەم کۆشکەیە بگرەوتیان هەر وەک ئەمە وایە هەوڵی دانزیکانی تەمەن بچووکەکانی باوکت بخوازێت پاژمەردنی ئەوەش وە کۆشکی پاشە و تەختگەر و زمانە عەرشی هەیە و ژنەکانیشی لە نێوان نزگەکانی پاشای پێشووە ئەمەی وتو بە دەنگێکی بەرز پێکەنی پاشان ڕووی کردە پاشە و کەمێک جەمایەوە و وتی هاوشکۆ داوای لێبوردن دەکەم ئەو من نەبووم بەڵکو دەروونم بوو پێکەنی بەم جۆرە پیاوانە کە خاوەن تەمەن و ئارەزوو دەروونی بچووکەن چۆن تۆ نەبوویت پێکەنین چۆن دەروونت بوو بەڵێ خاوەنشکۆ ئەگەر سەرپشکم بکەن لە نێوان دوو ڕەفتار ئەو پێکەنینم هەڵدەبژێت لە بەردەم جەنابتان بەڵام دەروونم کە هێشتا بەڕەوشتی کۆشکەکان ڕانەهاتووە لا سنووری خۆی دەرباز بوو پێکەنیم ئافرین زەبیبە بەڵام زەبیبە بۆ گوشار لە دەروونی دەکەیت لەسەر خۆڕسکی خۆی نەبێت وا باشترە خۆت ئازاد بکەیت بۆی لەسەر بنمای سروشتی خۆی بێت ئایا پاشا حەزی لە ئازادیە بۆ مرۆڤێکی ساکاری وەک من ئەمەی وت وەک ئەوەی دەروونی پێ بڵێت نەک خۆی پاشا پێکەنی بەردەوام بوو لەسەر قسەکانی لە کاتێکدا هەستێکی تایبەتی خۆش دەیگرتە بوو ئایا پاشا لە تێکاوڵەتێکی گەل پێدەکەنێ من پاشایە وڵاتە مەزنم ئازادی گەلەکەم دەخوازم جاروبار ژارەزوی گەمە و گاڵتە دەخوازم لەگەڵ هەر مرۆڤێک ناونیشانی بەرزی هەبێت وەک دەربڕینێک لە خۆم ئەگەرچی هەموو جارێک ئەوە ناخوازم زەبیبەوتی بەڵێ پاشا خاوەنشکۆ سادە و ساکاری لە تەک خەڵکا لەلایەن خاوەن ناونیشانە بەرزەکانە و ناونیشانانە لەواتە مرۆڤایەتیەکانیان نزیک دەکەنەوە بەڵام لە تەک دروستکراوەکانی خۆیاندا هەنیان دەدا بۆ یاخیبوون لێیان بەردەوام بوو لەسەر قسەکردن بەهەرحاڵ خاوەنشکۆ بەڕاستیەوە دەخوازیت ئەی بۆچی خۆت گەماڕۆداوە لە کۆشکێکدا وتی بۆ زەبیبە من گەماڕۆ دراوم ئەو پاسەوانانی بینی دەوانە پاسەوانی گەماڕۆدان نین بەڵکو پاسەوانی پاراستنن سرە ڕایبەخشینی سامێک بۆ پاشا ئەو پاسەوانانە گەماڕۆیان داوێت ئەو هەموو دەرگە و دەخراوانە ئەم ڕێڕەوە چۆڵە ترسناکە ئەم کۆشکی کە تا ئێستا هیچ جوڵەیەکی ژیانی تێدا بەدی ناکرێت
جگە لە بوونی ئومێدەوارت ئەی خاوەنشکۆ هەموو ئەمە گەماروی داویت بەبێ هیچ مەرامێک لەلایەن پاسەوان و بەردەست کە گەمارۆکت لەسەر جێبەجێ دەکەن بەکردەوە بەبێ هیچ بڕیارێک لەلایەن هیچ کەسێکەوە بەڵام گەمارۆ دراویت بگرەبەندیت خاوەنشکۆ چۆن ئازادی دەخوازید و کۆشکێکی پێپەنجەرە دروست دەکەیت بۆ پێشوازی لە ڕووناکی و هەوا چۆن هەموو شتێکی خۆرسکی دەخوازیت داوا دەکەیت لە هەڵسوکەوتدا سروشتی بم تۆ هەڵسوکەوت لەگەڵ سروش ناکەیت بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان لانی کەم لە میانی پەنجەرەوە سەیری بکەیت لەسەر خۆ زەبیبە بابۆت ڕاوە بکەم کە پەنجەرە کەمە لە کۆشکدا ئەو بۆ ئاسایشی کۆشکە چونکە چەند پەنجەرە لە کۆشکدا زۆر بێت تەنانەت لە هەر شوێنێکی دیکەش هێندە پاسەوانی و دابینکردنی پاراستنی سەختە بەڵام ئەی خاوەنشکۆ ئەمە کۆشک چۆڵ و بێڕەونەق دەکات ئاهێزکردن بە تەنیایی دوژمن دەسەڵاتدار نییە ئەی چی تەنیایی لادەبا جگە لە دەرباز بوون لێی دەرچۆ لە تەنیایی کۆشک خاوەنشکۆ با دەرۆن و دەڵسوکەت بکات بەپی خۆڕسکی خۆی دەرچۆ بۆ سروشت و ناو خەڵک هیچ لەوە باشتر نییە بۆ ڕەوانەوەی ترس و گرفتی دەڕۆن زەبیبە من وا بووم یان نزیگرەوەی دێڵێت کاتێک یەکەم جار هاتمە ناو کۆشک بەڵام سیرم کردەوەی لە کۆشکدایە سیریان لاڵسوکۆتی من سوور دەمێنێت بەڵکو کۆتمە بەڕەخنیان لەوانەی هەندێکیان پیان وا بوو لادەن لە ڕۆشت و نەریتی کۆشکەکان هەندێک سووکی دەنوێنێت یان نەزانی ئەتەکیێتە هەزانە چار بۆم بەم شێوەی ئێساڵ سوکۆت بکەم ئەی ناکرێت ڕابێت بۆ کەسێک کە 7 ساڵە لەم کۆشکەدا دەژیت زەبی بە وەڵامی دایەوە بەڵێ خاوەنشکۆ ڕاهاتن دەکرێت بۆ کەسێک نەریت و هۆکارەکانی ڕەت نەکاتەوە ئەگەر ڕاست نەبن یان ڕەوانە بن بۆیە پێویستە هەموو مرۆڤێک هەمیشە ورد بێت لە ڕەوا و ناڕەوادا ئەوە تا تۆ ڕاهاتیت چونکە ڕەتت نەکردەوە و قوربانی بدەیت لە پێناو چەسپاندنی هەڵوێست بەڵام من هێشتا بەمە ڕانەهاتووم چونکە نامەوێت ڕابێم و پێشم وایە ڕانایەم چونکە من ئەو هۆکارانە ڕەت دەکەمەوە کە بمگەینێتە ڕاهاتن ئەم جۆرە بەم تایبەتە کە دەکرێت ئەلتەرناتیڤی هەبێت زەبیبە ئەلتەرناتیڤی کامەیە لەم کۆشکە بچیتە دەرێ و تێکەڵ بە کۆمەڵانی خەڵک بیت لە ناویاندا بژیت و نزیک بلیانەوە لە ئامڕازەکانیان پاشای خاوەنشکۆ ئەستوری دیوارەکانی کۆشکاوادانەکەت بە تۆ بینیوە چەند پان و بێپەنجەرەیە تا ڕادەیەک هیچی دەرەوەی کۆشک نابینیت و نایبیستیت بگرە بۆ شایەکانی کۆشکەکە بە جۆرێک نەخشەی کێشراوە تەنانەت ئەوانەی ناو کۆشکەکەش نایبینێت زەبیبە باپی پێویستەکانی پاراستنی دەسەڵات هەموو شتێک بەکاردێت بۆ جیهانی مەبەستەکان ئەوەی کایبیستم تەنانەت زۆرێک لەوەی گوێم لێیە ئێستا خاوەنشکۆ بارێک لەسرت پێک دێنن ئامڕازەکانی چوڵە نییە مەبەستەکانی پاشا بە ئامڕاز یاسان لەسەر دەرونی پاشا جێبەجێ دەبێت هەروەها بۆ گەلیش کۆشکەکەت بەم شێوەی ئێستا هەڵهێنەری شەیتانەکانە چونکە شەیتان لە کۆشکە چۆڵەکاندا هەڵدێن جا بۆ پێی ئەم کۆشکە چۆڵە و دیوارەکانی پانە و پەنجەری بەتاوی تێدانە تاریکە و هەوای ژوورە و پیس و خراپە جوڵەی تێدانە سنووردارە بە پێی ڕتمێکی نەگۆڕ بۆیە بۆ مۆرکە ئامادەیە کە شەیتان خوازێرێتی بکاتە شوێنی زاوزێ و شانۆی هەوە و هەوەسەکانی لەگەڵ شەیتانیش بلانگێڕانی زۆر دەبێت و جوجکی ئێرەی و ئارەزوو چاوتێبڕنی دەسەڵات هەروە دیوارەکانی کۆشکەکەت ڕێگەی بیستنە و ڕووداوەکانی دەرەوە لێ دەگرێت و ڕووناکی نابینیت و هەڵستوکەوت لە تەکەوای پاکدا بکەیت لە دەرەوە هەروەها ڕێی دەنگە دەگیرێت کاتێک بلانگێڕەکانی هێرش دەکەنە سەرت ڕێگەی فریاکەوتن لێ دەگرن ڕێمان نۆڕت لێ دەگرێ کاتێک هێرش دەبێت هەروەها گۆشە تاریکەکانی یاریدەدەری حەشاردانی خەنجەر هەڵگیراوەکان بۆ مەرانی خراپ هەموو تیرانە خۆیان مەدداوە بۆت بەڵێ زەبیبە قسەکانت ڕاست و دادپەروەرانەیە بەڵام ئایا لەتەوەی وەز لە دەسەڵات بێنم و لە دەروی کۆشک بژیم هەروەها هەروەک ژیانی پشتگوێ خراویم لە تەک باوکمدا با ڕەحمەت بێ بەسەر برد بە پیلانی براکان و کوڕانی کەنیزەکان لێرەدا گەشتنە ژووری نووستنی پاشا پاشکەمێک لە قسەکردن بارامی زەبیبە دووبارە بە پاشای وت ببوورە خاوەنشکۆ ڕێگا دەدەیت بگەڕێنەوە سەرباسەکەمان نانا زەبیبە فەرموو چیت هەیە بێڵێ با سەرسوورمانەوە پرسیارت کرد مەبەستم چی بوو کاتێک ڕای خۆمەمت کە لە دەروی کۆشک بێت هەر وەک ئەو ڕۆژانی ژیانی پشتگوێخزن لە سەردەمی پاشای باوکتدا وتێت کە ئەو بە پیلانی براکان و کوڕانی کەنیزەکان بووە خاوەنشکۆ پێشەوەی وەڵامت بدەمەوە مۆڵەتم بدەیت ئەم حیکایەتم بۆ بەس بکەیت وەک ئەوە وا بوو بەنیاز بیت بڵێت کە لە دەروی کۆشی پشتگوێ خراوین نەک لە ناو کۆشکدا هەر وەک براکان و مێردەکانی دیکە ئایا گوێم لەمە بوو بەڵێ زەبیبە کەواتە تکام وایە ئەگەر بواری خۆتی هەڵقورتانم بدەیت ئەو حکایەتم بۆ باس بکەیت پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە داوای لێبوردن دەکەم خاوەنشکۆ من لاریم لە وەڵامدانەوە نییە یان لاریم نییە لە جێبەجێکردنی ئارەزوەکانی گەورەم بەڵام تکا دەکەم چونکە کاتێک ئارەزوە ڕەواکەم جێبەجێ دەکەیت هەلی چێژوەرگرتن لە خۆم و ئازادی هەڵسوکۆتم پێدەبەخشی
تەوژمدان بە دەروون و ئاوەزوم بە جۆرێک هێز و داهێنانم پێدەبەخشێت و لە وەڵامدانەوەدا هەر ئەمەشدا خوازیمە. هەندێک هەستی هاوتاییم پێ ببەخشە تەنانەت ئەگەر باواتە مرۆڤ گشتێکش بێت. منیش ئاسوودەیت پێدەبەخشم بەبێ ماستەش ئەی خاوەشکۆ لە بارودۆخێکدا نابم دەروونم ئاسوودە بێت بەڕاستی توانای ئەوم نابێت سوود بەخش بم نەبۆ تۆ و نەبۆ خۆم تەنانەت چ تایبەت بێت یان کەسی ئەگەر ڕۆڵێکی نمایشی بێت. زەبیبا ئێستا پێویستە بگەڕێتەوە بۆ ماڵی خۆتان بۆی میش بچمە لە ئیش و کارەکانم ئەمە لە ڕۆژێکی دیکە و کاتێکی دیکەدا بۆ ڕاوە دەکەم. زەبیبەوتی فەرمانت بەجێ خاوەشکۆ کی بگەڕێمەوە بەلات. پاشاوتی من فەرمان بە تۆ نادەم بەڵکو پێم وایە. ئەی پێم وابوونی پاشا فەرمان نییە خاوەشکۆ کاتە من پێشنیار دەکەم ئەگەر ئەم دەربڕینت پێ باشە زەبیبە من ئاسوودەم تەنان دەگەر پەیوەندیەکەش بە فەرمانی پاشا بێت چونکە گرنگ نەژادە نەگڕواڵەت جارە بەڕووی نەژادتم بۆ دەرکەوت لە ئاسوکەوتت لەگەڵمدا بۆی گرنگی بە شێوە نادەم کەی دەتەوێ ئامادە بم خاوەشکۆ ئەمڕۆ دووشەمەیە ئایا هەینی گونجاوە بەڵام ببوورە خاوەشکۆ هەینی ڕۆژی خواپەرستنە و نوێژی بۆ دەکەین بە پێی ڕێوڕسمێکی تایبەت کەواتە باشە مەبێت زەبیبا گەر شەمە بە گونجاو بزانێت. بەڵێ خاوەشکۆ لە بەرەمەش دوو جار سوپاست دەکەم جارێک لە بەردەوامیت بە منەوە و دانەبڕانت لێ بەیە گەشتن جارێکی دیکەش چونکە ڕێزی هەستی یانی منت گرت شەمە گونجاوە سڵاوی کرد لە پاشا و ڕۆشت. کاتێک چوە دەرەوە سیری کرد لەبەر دەرگای دەرەوە جەڵۆکێشێک باسپێکی ماڕۆنی و چاوەڕێی دەکات. جەڵۆکێشەکەوتی خان مەکەم ئەمە دیاری پاشایە بۆ تۆ من کەوجێ لەکوێ بۆ بێنم کێ بۆم بەخێو بکات. ئەمەی لە ناخی خۆی داود پێشەوەی بەردەوام بێت یاوەرێگات و یەکی ساڵتونی کردە ناو خورجی ئەسپەکە. لێرەدا زەبیبەوتی لەگەڵ هەموو کەین و بینی پاشاکاندا ئەم کارانەش دەزانن بەڵام گەل نازانێت. سەرەڕای ئەوەی ئەم قسانی لەگەڵ خۆی داود لە وچنی ڕاچڵەکی هەستی بە سەرزەنشتی خۆی کرد. پاشانوتی ئەی بەخشین بەشێک نییە لە بوون سەبارەت بە پاشاکان لە نەریتیاندایە بەخشین لە باشترین شێوەکیدا کە هەیە نەریتی گەلە. هاوڵاتیەک گاچووتەکەی کە سەرچاوی ژیانەتی بۆ پاشا سەر دەبرێت ئەگەر لە کێڵگەکەیدا سەردانی کردو ئەو ژەمە خۆراکی ئامادی دەکات بۆ منداڵەکانی دەیدا بۆ ڕێبوارێک و منداڵەکانی بێبەش دەکات بێ ئەوەی هیچ شتێکی دیکەسکی برسیان تێر بکات تا ژەمی داهاتوو. بەڵام بۆ لە ئەمبەری پاشەکان کەم دەبێتەوە کاتێک بەشێکی کەم دەبەخشن کەواتە هاوڵاتی جوامێرتر نییە لە پاشا. سواری ئەسپەکەی بوو گەڕایەوە بۆ ماڵ. گوێگرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەشی سێم لە ڕۆمانی زەبیبە و پاشا. بەشی چوارەم لە ڕۆمانی زەبیبە و پاشا. زەبیبە لە کاتی دیاریکراودا گەڕایەوە بۆ کۆشکی پاشا. لە کاتێکدا لە ڕاڕەوەکانی کۆشکی پاشا نزیک شوێنی بێگشتنیان داهاتوو دەچوو تێبینی کرد کانیزەکەکانی شاژن کۆبوونەتەوە لا بەردەم دەرگای ئەو ڕاڕەوەی دەکاتە سەر ڕاڕەوی سەرەکی چپەچپوو پێکەنینیانە بەڵام هەرکە لێیان نزیک دەبیتەوە بە ڕێزەوە سڵاوی لێ دەکەن. لاگەڵ کەمێک مەیل هەوڵیان دەدا وای نیشان نەدەن کە چۆن دەیانەوێ. زەبیبە ئەمەی لە چاویاندا هەست پێ کرد. ئایا هەستیار و خاوە نەزمون هەڵە دەکات لە ئاقاری گشتیدا زمانی چاوسەبارەت بەرەق یان خۆشەویستی لە ناکەو ژنێک لە ڕێڕەوەکاندا دەرکەوت باجل و بەرگیدا دیار بوو ڕێزدارە بەڵام ڕۆشتن و شێواز وێڵسوکەوتی لەگەڵ کارەکەر و کەنیزەکاندا وای نیشان نەدەدا بەڵام بەرزێکی یاندام ڕێکوپێک بوو هەندێک شۆخ و شانک بوو بەڵام ئێسکەکانی بێگۆشتێکی میانی ناسک و تەڕجگ نەبوو کە سەرنجڕاکێشی پیاو بێت هەموو لایەکی جوان بوو بەڵام زەبیبە نەیتوانی ئاشنای بێت بە دەرونی دڵیەوە خۆسڵەتانی لی بەرپرسیارە شێوەی و بەشێک لە وردەکاریەکانی لاشی بەرپرسیار نەبوو لی بەڵکو لەگەڵ یەکەم ئافەریدیە دروست بوون بەڵام خەسڵەتەکانی دیکە خەسڵەتی ڕەوەشتام و چێژ و ئەتەکیەت و ئەدەب و ڕۆژنبیری و زانست و هەندێک شتی تر مرۆڤ خۆی بەرپرسیارە لی بامەدەبوونیان بە پێوچەوانەوە لەگەڵ ئەموو ئەودا لە ئەسیا مەدەبوونیان بە پێوچەوانەکەی لە سەرم بنەمایە پلەی سەرکەوتن و سەرناکەوتن لە ئەنجامی کۆتاییدا ڕوون دەبێتەوە لەوانەش پەیوەندی ژن و مێردایەتی ئاکارەکانی پێکەوە بوون و ئەنجامەکانی خۆشەویستی لەسەر و بنەمایی پەیوەندی ژن و مێردایەتی دەژیت با پێستایشی ئاواتی ژنیان پیاو هەروەها لە خۆشەویستیشدا بە هەموو جۆرە قۆناغەکانیەوە هەندێک بە پێستایشەکانی لە بەشێک لە قۆناغەکانی دەستگیراندارێتیدا دەژێت هەندێکیش پاش شەوی بووک و زاوایی کۆتایی دێت و هەندێک پاش یەکەم سکبوونی ژن کۆتایی دێت
هەمومانە لەسەر بنەمای تێگەشتنی ژن و پیا و بۆ هەر واتێک لە ناخی خۆیدا باشتر تۆمار بکات. کاتێک خۆشەویست یان بە خۆشەویستی بێت یان بەبێ خۆشەویستی چۆن تێدەگەین لە هاوسەنگی نێوان ڕۆح شێوەدا؟ ئایا بڕیاری باشتر لەسەر بنەمای شێوەیە بەتەنها یان لایەنی ڕۆح و باوەڕ پەسەندتری تۆمار کرد بێەوەی ئێوارە باش بکات لە زەبیبە یان چاوەڕێ بکات زەبیبە سڵاوی لێ بکات بە شێوەیەکی پاس ئەگەرچی هەوڵی دابیشارێتەوە بۆی ناسنامەی کەسایەتی خۆیدا پەشێدوتی تۆ زەبیبەی زەبیبە وەڵامی دایەوە خاتوونەکەم ئێوارەت باش بێ ئەوەی چاوەڕێی وەڵامی سڵاوەکەی بکات لە شاژن بەردەوام بوو لە قسەکردن و بە باوەڕ بەخۆبوونێکی ئاشکرا بەڵام بێلوت بەرزی یان ڕەفتارێکی دەمارگیری. بەڵێ من زەبیبەم کچی گەل من خاوەن بەختێکی مەزنم لە خۆشەویستی گەورەم پاشا. شاژن وتی دەمناسی؟ زەبیبە وەڵامی دایەوە خاتوونەکەم ببوورە تکام وایە قسەکەم بێزارت نەکات من لەوانەیە بتوانم بخەمڵێنم جا لەوانەی خەمڵاندن ڕاز بێت یەخود هەڵا بەڵام ناتوانم بەتەوەی بڵم دەتناسم چونکە پێشتر شەرەفی ناسنتم نەبووە. ئادیمەنم سەرنجڕانی کێشەی تا بزانی من کێم خاتوونەکەم ببوورە هەمیشە شێوە بەڵگەی نەژاد نییە هەموو جار نەژادی مرۆڤ نییە بۆی پرسیارت کرد ئایا تۆ زەبیبەی پێش کەمێک منت دی ئەگەر تەنها شێوە بەس بێت بۆ گەشتن بە ناسنامەی کەسێتی منەوە بەس بوو بێوەی پرسیار کە من پێت بڵێم من زەبیبەم کچی گەل خاوەن بەختی گەورەی لای گەورەم خاوەنشکۆ ئەوەی کە کچی گەلی پێتا دیارە ویستی بەوە ئاماژە بە دیمەن بکات کە دیمەنی شازادە و شاژنەکان نییە بەڵام ئەوەی بەختت لای پاشا هەیە ئەو پێتەوە دیارەکەنیتە. زەبیبە وەڵامی دایەوە ئەوەی کچی گەلم ئەوە خەسڵەتێکە دیمەن و نەژادم یەک دەگەرنەوە تێدا وەکو ستەهێشکردنم بەرجەستەیە لەسرم ئەوە ژەو بنەمایەیە کە شانازی پێوە دەکەم چونکە ئەو بنەچی خۆی ڕەت بکاتەوە ناڕەسەنە بەڵام ئەوەی کە خاوەنی بەختی گەورەم لە خۆشەویستی پاشا بێوەی پێمەوە دەرکەوێت ئەمەش دیسان شانازی پێوە دەکەم واتە ئەو دابوونێر و تووڕواڵەتی گەل خۆشی ناوێت و لەناو کۆشکیشدا ڕێزی نییە نەیتوانی ڕامکێشێت نەژاد و ڕواڵەتی خۆمم پاراست بەیگرتنی ڕەسەنی ئەو دوانە کاریگەریم لە بەرژەوەندی چەمک و نەریت و واتاکانی گەل نەوەک ژمارەیەک بم بەخرێمە کەوت و بەندکراوە کیانی ناو کۆشک تۆ بەوانی ناو کۆشک دەڵێت کەوت و بەندکراو ئەی کچی گەل وەک ئەوەی پێی وا بوو جنێو بە زەبیبە دەدا کاتێک بەم ناوە ناوی دەبا. زەبیبەوتی نەخێر خان مەکەم هەموونا بەڵکو هەندێکیان چونکە کەسی کۆت و بەند نەکردووە بەڵام خۆیان کۆت کردووە ئەوەش بەڕاهاتن لەسەر هەڵا بۆیە ئەوەی مەبەستی بێت خۆی کۆت بکات ئەوە کردوەتی ئەوەش مەبەستی نەبووە ئەوە ئازادە سەرڕای ئەوەی لە ناو کۆشکدایە. ئەی بۆ خان مەکەم ئازادی هەست و هەڵوێز نییە؟ کاتێک زەبیبە مەیوت هەستی کرد زۆرێک لە کارگوزارەکان و کەنیزەکەکانی گویان بۆ قسەکان ڕاگررت بوو هەری بوو دەست بکەن بە چەپڵە لێدان ئەگەر بیریان نەکەوت باە کە لە ناو کۆشکدان و ئەوەی لا پێشیاندا شاژن تێبینەوەی کرد بە دەنگی بەرز هاواری کرد فەلسفەمان پێ مەفرۆشە بە زمانی ئێمە قسە بکە. زەبیبەوتی شاژنی خاوەنشکۆ ببۆرە من هێشتا فێری زمانیەوە نەبووم چونکە کچی گەلم هەر وەک وتت و وا دیارە هیچ هیوایەک نیاستی زمانوی پێبەرز بکەمەوە بۆ فێربوونی زمانی تۆ. ئەمیود بە جۆرێک کەپتر لە ڕاوەیەک هەڵدەگرێت بۆ پێی خەڵکی وڵاتەکەمان لێ ڕاهاتوو بوون لەبانەش دانیشتوانی کەناری ڕۆژاوای چۆمی فڕاتی وڵاتەکەمان لەم کاتەدا شاژن هاواری کرد بە دەنگی تووڕە و ڕووکردەکە نیزەک و کارگوزارەکان و کارمەندانی کۆشک کە کۆ ببوونەوە و گوێیان ڕاگررت بوو بۆ گفتوگوی شاژن و زەبیبە بۆ لە دەورمان کەو بوونەتەوە بڵاوی لێ بکەن بە هەرکەس بڕوەتە سەر کارەکەی لێمان گەڕێن بەتەنها بە هەر من و زەبیبە بین. گەورەی کەنیزەکەکان بۆ ڕوونکردنەوەتی خاتوونەکەم ئێمەش بەڵێ ئێوەش هەروەها یاوەرەکەشی پرسیاری کرد هەمان وەڵامی دایەوە. لێرەدا جگە لە شاژن و زەبیبە و ئەوانەی هەوڵ دەدەن لەو دوو دەرگاکانەوە گوێ بگرن کەس نەمایەوە لا کاتێکدا هەردووک هاتو چۆیان بوو بەدەم قسەکردنەوە لە ڕاڕەوەکانی کۆشکدا. شاژن با زەبیبەی وت بۆچی و چۆن زەبیبە دەستت گرت بەسەر پاشادا هەر بۆ خۆت و دوورت خستەوە لێمان. زەبیبەوتی خاتوونەکەم ببوورە پاشا ئازاد و دەستی بەسەردا نەگیراوە مەبەستم تۆ دات پۆشی بە تەنها بۆ خۆت و لەسەر حسابی ئەمە دیسان ئەمە ژوانی خاتوونەکەم پەنا بەخواگەر پاشا بە تەنها بۆ من بێت ئەو ڕابەری گەل و پاشایەتی. شاژنتی گرنگەوەیە ئەو پاشایە پێویستە گرنگی سەرەکی بێمە بدات بەڵکو گرنگی سەرەکی بە من بدات بە تەنها و لا پاش من لەوانە بە کەسی دیکە. لێرەدا زەبیبە بە شاژنی وت خاتوونەکەم ئەمەی لە دەستدانی بنەمای نهێنی پاشا؟ شاژنوتی مەبەستت لەمە چییە؟
زەبیبە وەڵامی دایەوە قۆڕخکردن لەگەڵ ئارەزوویەکی سەرکەش کە تەنها لەسەر بنەمای بەرژەوەندی ڕەفتار بەرامبەر بە خەڵک بێت دەبێتە هۆی ئەوەی وەک شمەک سیر بکرێت نەک وەکۆ مرۆڤ بیردەکەنەوە هەستیارن شتی نێگەتیڤ یان پۆزتیڤ کاریان تێدەکات ئەوەی باشترە هەڵی دەبژێرن تۆ چیت لێمە زیاترە کچی گەل ببوورە خاتونەکەم من خۆم نەخستەوە بەرتۆییان بەر هەر کەسێکی دیکە لە ژنەکانی پاشا و کەنیزەکەکانی بە بەراوردکردن بەڵکو من و ئەو چاومان بێکەوت هەست و بیر و بۆ چوونمان یەکی گرت ئیترەوە بوو کە دەیزانیت ئایا دەکرێت پاشا و ژیانە دوور و درێژە لەبیر بکەن ئارەزوی لۆ بێت بە تەنها بۆ تۆ بێت و ئێمە بەجێ بێڵێت نەخێر خاتونەکەم نە لە یەکەم دیدار و نە لە یەکەم چاوپێکەوتنەوە بوو بەڵکو لە کات و تۆخێکدا کە هەستمان پێویستی پێی بوو بۆ گونجان و بەرهەمی کار لێکردنیان ئەوەیە کە هەیە زەبیبە توخوا بڵێ چیت لە ئێمە زیاترە ببوورە شەشن من ناتوانم و نامەوێ خۆم بخەمە باری بەراوردکردنەوە چونکە هەر کەسێ باسی خۆی بکە ئەو لە ڕێی لادانەوە نزیکە نەک لە ڕێناسی بۆ خوڵایی نەک بۆ بەرزایی شاشن نزیک بۆەوە لە زەبیبە وەخت بوو پێوەی بنووسێت وتی سیرکە ئایا تۆ لە من درێژتری ئایا چاوت کەمەرت ڕانت مە لە درەنگت لەوانی من جوانترە شاژن لە زەبیبە دوورکەوتەوە لا دووری چەند مەترێک ڕووی وەرگەڕانوتی بێگومان گەل لە ناودەرونی پاشادا تەرەکیوە کە بێزەر بۆ لە جوانی شاژن و کچە پاشا و خانەدانەکان ئەو کەنیزەکەکان بە دیاری بۆی هاتوون لا پاشا و میر و بازرگانە گەورەکانەوە لە ناودەرەوەی وڵات یەکێک لە ڕەش و ڕوتەکانی لا پەسەندترە کاتێک زەبیبە وتان و تەشێرانی لێدرا تووڕە بوو بەڵام دانی گرت بەخۆیدا بۆ دوو بەرامبەر بڵێت وتی لەوانەیە پاشا بێزار بێت لەوەی لەسەری ڕاهات بێت ئیتر ئارەزوونی پەیوەندی بەردەوام بێت بەهەرحاڵ نەشارەزابی لە ناسینی گشتگیری ئەوە بوو لە تو کەسانی دیکەدا بەدی نەدەکرد چونکاوەی ناشارەزا بێت لە ناسینی خەڵکی بەگشتی ژیان و یاساکانی ئەوە نەدەزانێت چۆن هەڵسوکەوت لە تەک ناز و نێمەتدا بکات نە لە تەک دەسەڵات و نە لە تەک بووندا بەڵکو بەرامبەر بە مێرد و هاوڕێکانیش تەنانەت لە تەک ئەوانش کە خزمەتی دەکەن فێر نەبوویت کە سەرنجی پیاوی پێڕاک بکێشیت باڵسوکەوتی جوان بە بڕێکی زیند و هەڵوێستێکی دەتپەروەرانە با پشتیوانی کار لێکردن لە دیالۆگدا نەک هەر بە دیمەنی جوان بەڵکۆ جوانان دامی خوا پێتی بەخشیوە وای لێ نەکردووی سوپاسگوزاری بیت با بیر و هەڵسوکەوتی باش باوەشتانانت بەرامبەر جوانیەکەشت ڕەفتارت باش نەبووە چونکە پیاوە تایبەت لە سەرەتای تەمەنیدا دیمەنی جوان دەیوەڕوشێنێت بواری وردەکاری نادات لە بیرکردنەوەی باش ڕەفتاری باش و بێخەوشی جوان ناسی بۆیە پاش یەکەم ڕۆژی بووکەوزاوابووندا دەست بە گەڕان دەکات بە دوای تایبەتمەندیەکانی دیکە کە بەردەوام کاریگەری زیاتر بێت کاتێکەوە لە هاوسەرەکەیدا بەدی ناکات لاقوشبوون و کەسایەتی کەسانی دیکە دەگەڕێت خاتونەکەم لە خاوەنشکۆ بپرسە چی لە مندا وڕژوواندوێتی ئەو توانەی وەڵام دانووی لە من زیاترە بەڵام ئەگەر لە من پرسیار بکەیت چی وای کە ڕازی بم نزیک بمەوە لا پاشا چی لە تایبەتمەندی و خەسڵەتەکانی دەزانم ئەوەی دەیزانم یان ئەوەی ئەیخەمڵێنم وەڵامز دەدەمەوە شاژن دەموچەویدا بەیەکدا و بابێزاریەوە وەڵامی دایەوە پاشا نامونیە بە من بەباشی دەیناسم پاشا ڕۆژگارێکی دوور و درێژە پێکەوەین ببوورە خان مەکەم تکام وایە بە قسەکانم بێزار نەبی ئەگەر پێت بڵم تۆ لە پاشا تەنها ڕووکەشی دەناسی واتە بە دەرلەوەی خەڵکی دیکە دەیناسن چونکە خۆت ماندوو نەکردووە بەڵکو خۆت ڕانهێناوە تایبەتمەندیەکانی ڕۆح و دەرونی بناسی ئەوەی لای خەڵک نەناسراوە بۆی سەرکەوتوو نەبوویت وەک پێویست بیناسی کاتێک لە مەسەر نەکەوتی بزانی چۆن لی نزیک بیتەوە بۆی کاری تێ بکەیت شاژن وەگەوەی نەیویست گاڵتە بە زەبی ببکات وتی ئەی لەوە نزیکتر هەیە کە لەیەک جێگابین پاشەم قسەی بە دەنگێکی بەرز پێکەنی و هەموو کەنیزەک و کارماندانی کوشک و خزمەتکارانە کە لە پشت دەرگاکانەوە گوێیانی لەگرت پێدەکەنین هەندێکیان کەمێک دەرگاکەیان کردبووە بۆ یاشکرایکەن بەشداری شاژن دەکەن لە پێکەنینەکەی ئەی پاشا هەر بەڕواڵەت کەیف خۆش نابێت پێدەچوولەی شاژن گرنگ نەبێت بەکێ پێدەکەنن ئابە و بەڕوحی و پێدەکەنن یان بە زەبیبە پێدەکەنن ئەوەی لای گرنگە چیەکە ئەوان بیکەنەوە ئەوەی دیار بوو ئەوان بە بیاقلی و پێدەکەنین چونکە هەموو بەشداری زەبیبەیان کرد لە پێکەنین بەرامبەر بە شاژن سەرەڕایەوەی زەبیبا پێنەکەنی بەڵکو وەڵامی شاژنی دایوتی نەخێر خان مەکەم نووسن لە ناوجی پاشادا نزیکی نییە لەوەوە بەڵکو پێویستە لە ناو دڵی دابیت لە ناو دەرونی دابیت تا من لە ناو دڵیدام و لە نەخ و دەرونیدام تۆش لە دەرەوەی لەگەڵەوەشدا من لە ناو جێگەدا لە تێکیانیم بەڵکو بێگومانم ئەو پایەیەشم لای هەیە تەنانەت و کاتە تۆ لایبی لە ناو جێگادا بۆیە تایبەت بوو بە من و لە تۆ دوورکەوتەوە زەبیبە پێکەنی هەموو دەرگاکانی سەر ئەو هەڵەی کردەوە کە خۆی زەبیبەی تێدا بوو دەنگی پێکەنین لە هەردوو نهۆمی کۆشک بەرز بوویەوە با تووڕەیەوە و بە دەنگێکی بەرز شاژن هاواری کرد ڕاوەستن
خواڕووی ئێوە و زەبیبە شڕەشکە. زەبیبە بە ئارامی وتی بەڵکو خۆی گەورە بمان پارێزێ و ئەوەش بپارێزێت کە شەیتان لە دڵی دانیە. بۆ دوورخستنەوەی لەوەی بەختەوەری ڕووی هەموو بێمێشک و زۆردار و لاسارێک ڕشکە. وەرگەڕا بۆی شاژن بەجێ بێڵێ بێداوای مەرەخەسی و ڕێخۆی بگرێتە بەر بۆ شوێنەی مەبەستێتی. دانگێکی پێکەنین و شاوەژە و سەرنجی یاوەری پاشا ڕاکێشا کە لە ژوورێکی نزیکیدا بوو. هاتە دەرەوە دەستی زەبیبەی گرت بۆ ژووری پاشا، هەر وەک نەریتێک لە دەرگایدا و چۆ ژوورەوە. سڵاوی کرد لە پاشا و هاتە دەرەوە. زەبیبە و پاشامانەوە. پاشکەمێک لە مانەوەی زەبیبە بەڵێنێکی پاشای بەبیر پاشا هێنایەوە کە حیکایەتی خۆی بکات. بادەبێکی زۆرەوە وتی ئەگەر مەشە خۆریم پاشای خاوەنشکۆ بێزار نەکات تکام وایە گوێ لە بیستنی و حیکایەتە بم کە بەڵێنت دامێ. ئەی خۆشەویست هەوڵی زانینی هەموو شتێک لەسەر خۆشەویستەکەی نادات؟ تۆش پاشامی خۆشەویستمی بۆی داوای لێبوردن دەکەم ئەگەر زۆر پێداگری دەکەم میهرەبانیشتان ها لە پاشا و نیەتی خۆمە. پاشاوتی باشە زەبیبە بۆت دەگەڕمەوە. پاشا دەستی کرد بە گێڕانەوەی حیکایەتەکەی. ئەمە لە سەردەمێکی زوودا ڕوویدا. باوکم دایکمی هێنا لە سەرەتای لاوێتیدا کە کچیەکێک لە مامەکانی بوو. کچیام شارەش بوو. پاشازارێکی زۆر من هاتمە دنیا. پاشای باوکم خوالی خۆش بێت زۆر خۆشحاڵ بوو. دڵنیا بوو کە تەختی پاشایەتی لە دوای خۆی بۆ کوڕەکەیەتی. توانای پاراستنی زیاتری هەیە. شاژنی دایکم پەیوەندی تایبەتی هەبوو بە باوکمەوە. بەشێک لە کاروباری وڵات بەدەست ئەوە بوو. کاتێک باوکم دوور لە وڵات سەرقاڵیشی دیکە دەبوو. خۆی بەشێکی کاروباری وڵاتی دەگرتە هەستۆ. ئەوەندەی باوکم ڕەزامەندی لەسەر بایە و ئەوەی دەست پێش خەریب کرد بە بێوی باوکم بەرپەرچی بداتەوە. بەڵام دایکم پاشەوە منداڵی نەبوو. ئەوەش بۆ هۆی دڵڕاوتی باوکم دیسان لەسەر تەختەکەی چی بکات، چۆن ڕەفتار بکات ئەگەر مە شتێکم لێ هات. بڕیاریدا لەو کەنیزەکانە بێنێت کە دەستکەوتەکانی جەنگ و داگیرکردنەکان بوو. یان با بڵێن دایکمەوەی خستە ڕێی کاتێک هەستی کرد ئارەزوو ژنهێنانی لا چەسپیوە. بڕیاری لەسەر داوە دایکم پێی وابوو بارودۆخی ئەم ژنانە هاوتەیە و نابێت. ئەو شاژنە ئەوان هەر کەنیزەکن یان دایکی کوڕن و وتیان دایکم یەکەمیانی دەستنیشان کردووە بۆ خاوەشکۆ بەتر لە یەکێک بوون. بەڵێ زەبیبە زۆر بوون پش و درێژ بە بۆی بزانی دایکم یەکەم ژنی باوکمی دیاری کرد جگە لە خۆی زۆر جوانیش نەبوو. لە کاتێکدا جوانی دایکم مامناوەندی بوو لە تەک مۆرکی شاژنی. بە جوان دەزانرا ئایا ژن هاوتەی خۆی هەڵدەبژێرت ببێتە ڕکەبەری ئەگەر مۆرکی کەمتر نەبێت لە دیمەندا. باوکم ئەو کەنیزەکەی هێنا بەنابەدڵی لەبەر دڵی دایکم بۆی هەست بە ئیرەی نەکا ژیانیان ناخۆش بکات. بەڵام ئەوەی لێت چوو کە شێوەی دیمەن هەمیشەیەک لە کەڕەوەنیە لە پەیوەندی نێوان ژن و پیاودا. باوکم کەنیزەکەکەی هێنا و کوڕێکی لێبوو. دووەمسی هەمیشی بوو لەگەڵەوەی باوکم ویستی بووی یان دەیویست هاوشانی بۆ من دروست بکات بەجێ هێنا بۆ ئەوەی ئەگەر من تووشی کارەسەتێک هاتم تووشی مۆلەقی نەبێت. جارێکی دیکە ژنی هێنا لە جوانترین کەنیزەکەکان و بارەزی خۆی جوان و ڕۆشن بیر و ڕۆشت باش. ئەوەی ژنی دووەم بهێنێت لە بازنەی کاریگەری نێگەتیفی دەرونی ژنێنان دەردەچێت. ئەی ئەوە نیە تەر لە باران ناترسێت وەک پەندی پێشینان دەڵێت هەر لەسەرم بنەمایە و ئارەزوو منداڵبوونی زۆر بۆی ببن بە بناخێکی بەرفراوان بۆ تەختی پاشا و شمشێر لە دەوری جێنشین. لە دەوری من باوکم ژنی زۆری هێنا منداڵی زۆری بوو. لە کەنیزەکەکان تەنها من لە مناڵەکانی کوڕی شاژن بووم چونکە دایکم کچی وڵاتەکەیەتی. وڵاتی پاشا و سامان لەگەڵ گەورەبوونی براکانم دایکم پەسەند نەبوو لایەن چونکە بوونی بەلاسەریانەوە هەست بە بوونی جیاوازیەک دەکەن لا نێوانیاندا. گرنگیدانی خەڵکی بەو هەلی گرنگیدان بەوان کەم دەکاتەوە چونکە هەموو هاوتەی یەک بوون. تەنها دایکم لەوان جیاواز بوو. دایکم نامبوو بوو لایەن چونکە ئەوان زۆر بوون. ئەی بۆ وانەی جیاوازیان هەیە ئیرەیان لێ ناکەن. هەندێک جاریش ڕقیان لێیان نابێتەوە. لاپاڵەکان بە لوتکەکاندا نانازن بەڵکو هەست بە قورسەیەکی دەکات و تووشی بۆ مەلەرزەیەک دەبێت و هەرەز دێنێت. پاشەوەی بە پێکەنینەوە بە زەبیبەی وت سیمای خەفەتی پێوە دیار بوو. جاروبار هەناسێکی قوڵی هەڵدەکێشا وەک ئەوەی پەنابەرێتە بەر هەوای زیاتر. پاشەوەی ئەو هەوای هەڵی دەکێشا کەم بوو. کاتێک فەرمێسک لە چاوی دێتە خوار زەبیبا بە لەپی دەستێکیان بە پەنجەکانی بەسەر ڕوومەتی دادەی سڕی. بەڵام هاوبەشی نەکرد لە گریانیدا بۆی وەرنەگۆڕدرێت بۆی لەبەریەوەی بژێت لەگەڵ تراژیدیا و بارودۆخەدا کە باسی دەکات دەیویست گۆڕایاڵی بێت و بۆی لەسەرەوە شت داڕێژێت. پاشان بڕیار و چارەسەر و شێوەی دیاریکردنی ئەوەی پێی باشە بیکات یان بە پاشای بڵێت. ژنەکانی پاشا زۆر بوون. کەنیزەکە نێزیکەکانی زۆر بوون. هەر لە یەکێکیان بێزار دەبوو دەیگوەستەوە بۆ یەکێکی دیکە. لەگەڵ هەر یەکێکیشیاندا کات بەسەربردن هەر یەکەی بەپێی ڕەوای خۆی و کاریگەری لەگەڵ بووندا. هەموو گەلە کۆمەکەیان لە دایکم کرد. باوکم کەوتە ژێر کاریگەری ئەوەی دەیبیستێت
دەسەڵات و ڕۆڵی دایکم کەم دەکاتەوە. زەبیبە کە گوێی لە رازی باوکی پاشا بوو لە ناخی خۆی داوتی پاشاکان زیاتر دەبیستن وەک ئەوەی بیبینن و هەستی پێ بکەن. پاشا بەردەوام بوو لە قسەکانی وتی تا ڕۆژێکات دایکم نەخۆش کەوت و مرد، خوا لێی خۆش بێت بی ئەوەی هۆی مردنەکەش و بزانرێت. زەبیبە لە ناخی خۆی داوتی بۆچی هیچ ژن دەبەزێن و دەیکوژێت گەرژن نەبێت؟ بەدەنگێکی بیسراوتی ژن کاتێک لاسەر دەبێت ناوسکی پیاو دەخوات، یان کاتێک ژن داودەنێتەوە بۆ ژن، یان کاتێک خۆشەویستەکەی لێدەسەندرێت ناوسکی دەستوتێنێت. ئەمانەش ئەی پاشا ناوسکی دایکتیان سووتان. پاشا بە زەردەخەنە و پەژارەوتی من لەم چوارچێوەیدا ژیام، هەستم دەکرد کە هەموو دوژمنی منن، نەک هەرتە ناژنەکانی باوکم و کەنیزەکەکانی، بەڵکو براکانیشم لەگەڵ ئەوەش هەوڵی زۆرم دەدا پەیوەندیم باش بێت لەگەڵیان. بەڵام جیازی من لەگەڵەوان لەسەر بنەمای ئەوەی من جێنشینم، تەنها دایکم کچیە وڵاتیە و ئامۆزەی پاشایە، لە بەرەمانە ئیرەییان پێدەکردم. لە کاتێکدا من بەتەنها لەسەر بنەمای ستایشی پێگەم لە دەسەڵاتدا باری کۆمەڵایەتی مۆستاو بوو. هەموو ئەوان لەسەر بنەمایەکی دیکە بوون کە هیچیان لە هیچیان زیاتر نەبوون، یان لایەنی کەم کاتێک مناڵ بوون هیچ یەکێکیان شایانی ئەوە نەبوون جا بکرێنەوە لەم ژمارە زۆرەی براکان. لێت ناشارمەوە زەبیبە منیش لە ناخەمدا هیچ هەستێکی مرۆڤانە نەبوو کە دەست لەگەڵ ناوەندێکدا تێکەڵ بکەم بەم جۆرە بێ. ئەمە ئاشکرایە خامەشکۆ، ئایا باڵندەی نامۆ دەگونجێت لەگەڵ باڵندەکانی دیکەدا لە ڕەگەزی خۆی نەبێت؟ بەتایبەت دەگەر هەستی کردن و کەکانیان بەرەو ئەو بۆ خواردنی گۆشت و خوێنی. زەبیبە مەیوت و دەستی دەهێنا بە دەموچەی پاشادا، لەمە زیاتر هیچی نەدەکرد. ئەگەرچی جاروبار ئارەزووی بوو ماچی بکات، بەتایبەت کاتێک دەیبینی خەمۆکی دەیگرتووە لە مشکی یادگارە تاڵەکان دەخولێنەوە، بەڵام ئەو کاری نەکرد بۆی زنجیرەی بیر و یادگاریەکانی لە حیکایەتی پاشای باوکی نەبیستێت. هەتا ئەو ڕۆژی هات و هەموو لێم گەڕان دایکەکانم، ژنەکانی باوکم و براکانم، پیاوانی دیاریکراوی کۆشک، نازانم پیاوە دیارەکانی کۆشک بۆ بەشداریان لەم هەڵوێستەدا کرد. بۆچی خوشکەکانم بەشداری ئەم هەڵوێستیان نەکرد وەک براکانم؟ لا خۆڕسکی کارەکانەوە دیارە خامەشکۆ، ئێوە پێتان باژنێک کچان جێنشین بن بە پێی یاسەی ئێوە کوڕ لە هەموو شتێکدا لە پێشترە، جاکەوابێ کچەکان با پێویستیان نەزانی بەشداری گیانی ڕقوکی نەبکەن، کار لە بنەڕەتدا لە سەرتەخت و دەسەڵات بووە. لە پشت ئەمانە شەوانێ خاوەن بەرژەوەندیەکان بەشدار بوون، هەر یەکێک خواخوایەتی ڕازی دەکات کە لە پێشتدا ڕادەوەستیت و لە گەرمەی ململانیەکەدا. بەڵێ زەبیبە ئەمە ڕاستە. پاشا دووبارە دەستی بە قسەکردن کردوتی لە تەمەنێکدا کە هێشتا باڵغ نەبووبووم ڕۆژێک باوکم لە کۆشک دەری کردم، ڕاستە نەیە تۆ لە کۆشک یان کۆشکەکانی پاشا دەرکراوی، بەڵام وتی کوڕم خۆت ئامادەکە لەگەڵ یەکێک لە پیراندا لەگەڵ ئامۆزەکانمان لە شارێکی دوور لە پایتەخت بژیت. جلوبەر گوشتەکانم کۆ کردەوە و ڕۆشتم بۆوێ. دەرچوونم خزمەتکارەکانی گریان بەبێ فەرماسێک، چونکە لە دڵیاندا بووم هەوڵی زۆریاندا فەرمێسک نەڕێژن لە ترسیەوە نەبادا ژنەکانی باوکم دەریان بکەن یاخود ژیانیان لە چاڵ بکەن. ئایا خاوشکۆ تێبینی وەفای کوڕی گەل ناکەیت؟ بێگومان هەڵسوکەوتت لەگەڵیان میهرەبان و بە سۆزەوە بووە، بۆیە هاوسۆزت بوون بەدڵ لەگەڵ تا بوون کە کۆشکت بەجێهێشت لە کاتێکدا خاوەن دەسەڵاتەکان و قەڵەمڕەوی دەسەڵات و خاوەن بەرژەوەندیەکان پیلانیان لەسەر گێڕابێت. ئایا دەزانیت خاوەن قەڵەمڕەویەکان بۆ دەرچوونتیان پێخۆش بوو لە کۆشک؟ پاشاوتی نەخێر، ئەمەش پرسیاری سەرەکی منە، کاریان کرد بۆ دەرکردنت لە کۆشک بۆ ئەوەی خۆیان بە تەنها بەرژەوەندیەکانیان هەڵسوڕێنن بێجێنشینێک کە دووریان خاتەوە لە کاتی دوورکەوتنەوەی پاشا لە کۆشک، یان چاوی پاشا هەمیشە لەسەریان بێت. پاشەوەی نزیک بوویتەوە لە تەمەنێک کام کارانت پێ بکرێت، هەر کۆمەڵێک کار بکات بۆ میرەکەی خۆی بۆ جێنشین ئەگەر ئامانجی لەدانی تۆیان لا جێنشینی هەتەدی لەمەی هەمووی میرەکان لاواز بن، چونکە نەدراونەتە دەستەرێکی دیاریکرا و ململانێت تەشەنە دەکات و هەر کاتێک ململانێت سەری دەسەڵاتی گرت ئەو کاتاوانی مەبەستیان هەیە دەگەنە ئامانجەکانیان بەپی ئەو هەلانەی بۆیان دەڕەخسێت. گوێگرانی خۆشەویست، بەم شێوەیەش هاتینە کۆتایی بەشی چوارەم لە ڕۆمانی زەبیبە و پاشا. بەشی پێنجەم لە ڕۆمانی زەبیبە و پاشا. زەبیبە قسەکانت ڕاست بوو، هەر ئەمەش بۆ هۆی گەڕانەوە بۆ کۆشک پاش نەمانی باوکم و کارەکانی دەسەڵات و پاشایەتی بگەرمە دەست. پاشەوەی پیاوانی سوپا و هاوڵاتیان پشتگیریان کردم، بەڵام پشتێنەیەکی بەرگریان بۆ دروست کردم ئەوانەی بەرژەوەندیان نەبوو لا دوورکەوتنەوە.
لەگەڵ ئەوان و لە پێشەوە یانەوە خزمانم کە هیچ ڕۆڵێکیان لە ململانەکەدا نەبوو. ئیتر بەم جۆرە هەمووانەی لە کوشکدا بوون. ئەوەی دوژمن بوو پێیوا بوو بەرژەوەندی خۆم لەوەدا بوو هەوڵی دەدا لەو هەڵوێستە پاشگەز بێتەوە. کاتێک یەکەم سەرکەوتنم تۆمار کرد بە مافی خۆم لە تەختی پاشایەتی هەڵوێستیەوانی دژایەتیان کردم لە پێشووی پشتگیرانمەوە بوون. بەڵێ پەیوەندی مرۆڤ بە دەسەڵاتەوە بەم جۆرەیە، بەڵام پەیوەندی مرۆڤ بە مرۆڤەوە لەسەر بنەمای واتە مرۆڤایەتیەکانە کە بنەماکی خۆشەویستیە. خۆشەویستی هەڵوێست و ڕەفتارێکی دیکەی هەیە. بەڵێ زەبیبە ڕاستە، بەڵام من لە ڕاستیدا پاشام. بۆ نمونە چۆن دەتوانێت منت خۆش بێت بێت یەکەڵبوونی دیمەنی پاشایەتیم لەگەڵ دیمەنی هەڵوێستتدا. پاشای خاوەنشکۆ من هیچ ئامانجێکی بەرژەوەندیم نییە لە خۆشەویستیمدا. جاکە هیچ ئامانجێکی بەرژەوەندیم نەبێت لە خۆشەویستنت هەوڵی هیچ نادەم لەسەر ئەم بنەمایە. ئەوا لەگەڵ ڕۆژگاردا هەڵسوکەوتت لەگەڵ دەکەم وەک خۆم بەبێ هیچ مەبەستێک بەرگری لە خۆشەویستیم بکات بەرامبەرت. پێکەوەبوونیشت دوات لێ دەکات بەو پێی کە پاشایەتی دڵگریت لە هەڵسوکەوت دوو لەگەڵ منیشدا هەر کات خۆشەویستیت. پاشاوتی لەوانەیە، زەبیبەوتی ئەم لەوانەیە واتە دەرگادانە خراوە باڕوویەوانی لە دەروی ماڵەکەن، لەوانەیە هەل ڕەخساو بێت بۆەوەی هەوڵی بۆ بدات. دووبارە پاشاوتی هەموو خوشکەکانم بەکوڵ گریان، لێدنا شەرمە و پەیوەندیم بەوانەوە زۆر باش بوو، نەک هەر لەلایەنەوانەوە بەڵکو لەلایەن منیشەوە بۆیە بە کۆڵ و خەفەتەوە بۆم دەگریان. سەردانیان دەکردم هەر کاتێ بۆیان بگونجایە بێئاگاداری دەیکەن، یان هیچ یەک لە ژنەکانی باوکم لەم ڕێیەوە هەواڵی کوشکم دەبیست سروشتی ئەگەر بڵێم کۆشک لە پاش دەرچوونی من ببووە دۆزەخ. بە ساڵاتچوونی باوکم پیلانەکان هیچ مرۆڤێک توانی بەرگریکردنی نەبوو. فرتوفێڵ لە ناو ژنەکانی باوکمدا تەشە نەکرد، یەک فێڵی لەوی دیکە دەکرد و هەوڵی دەدا لە پێش ئەوی دیکەوە بێت و لە پای بەرز بێت و پاشەوەی هەموو یەک بوون. لە ناوگەلیشدا هەروایە کاتێک هەموو یەکسانن لە کارێکدا پێویستی بە بڕیارێک هەیە، هەموو هەوڵ دەدەن پێگی پێشەوەیان هەبێت و لەو بڕیارانی گشتگیرە. زەبیبە ئەمەی لێ ناخی خۆی داوت بێ ئەوەی قسەکانی پاشا ببڕێت. پاشا بەردەوام بوتی بەڵام لەوانەیە ڕزێکی جەنگی لە کەنیزەکەکان هەندێک لە کارمەندانی کۆشک تەنانەت هەندێک لە پیاوانی سوپا هەر کەس لەسەر بنمای بۆ چوونەکەی بۆی پێویستە بۆ بەرژەوەندیەکانی لە ئێستا و لایەندەدا، تەنانەت چێشتکەران و خزمەتکارانی کۆشک. پاشای خامشکۆ تەنانەت چێشتکەرانیش، بەڵێ زەبیبە تەنانەت چێشتکەرانیش چونکە چێشتکەرانی کۆشکی پاشا گرنگن لە ڕێکخستنی تەڵەنانەوەدا، تەنانەت پیلانی مردنیش. کاتێکێکێکیان چێشکەرێک ڕادەسپێرن ئەوانەی گرنگی زیاتریان پێدەدات کە ئەمڕۆ خواردنێک بکات کە پاشا حەزی لێتی، بەوەی بڵێت ئەمە ئەمڕۆ خۆم کردومە چونکە دەزانم حەزت لێیە. ئەمەش کاتێک دەبێت کاوشەوەی یان و ڕۆژە لەیەو بێت. چێشکەرێکی دیکە لە چەو تروکاندنێکدا چێشتەکەی بۆ تێک دەدات، بەڵکو زیاتر نمەکداری دەکات، یان مشکێکی تۆپی دەخاتە ناو گۆشتەکەوە، یان جادوی خاوەنەکەی بەتەڵ دەکات بە جادوویەکی تر. تەنانەت مشکی تۆپی و بەکاردێت لە تەڵ و پیلانی پاشاکاندا، بەڵێ زەبیبە بەکاردێت هەروەها مار بەکاردێت لە سەبەتینی وەدا کە بۆ پاشادا دەنرێت. زۆر جارەوەی ئاشکرا دەبێت لە سێدارە دەدرێت ئەگەر چی مارەکە ژۆهراویش نەبێت. پێی وایە ئەوە دژی ئەوە هەتا پاشۆی باوکم خوای لێ خۆش بێت وای لێ هەد لای هیچ کامیان نان نەخوات. بام پێیەش بۆ لای هیچیان نەدەچوو، بە دەگمەن نەبێت و بۆ کاتژمێرێک یان کەمێک زیاتر بە جۆرێک کە لەلای ئەو پێویستی بە خواردن و خواردنەوە نەبوو، بەڵکو باوکم یەکێک لە کچەکانی لە یەکێک لە ژنەکانی بوو، ئەو ژنەش هەر ئەوی هەبوو. پاش لە دایکبوونی ئەم خۆی مردەبوو، ئەم کشەی تەرخان کردهبوو بۆ ئامادەکردنی خواردن یان سەرپەرشتیکردنی خواردن، ئەمەش وەک جۆرێک لە خۆپاراستن لە پیلان و تەڵەنانەوە. ئیتر کارەکان تاڕاتێک باسانی دەڕۆیشت بۆ باوکم. ڕۆژێک ڕاویە خوشکم یەکێک لە کارمەندانی کۆشکی خۆش بیست کە پەیوەندی هەبوو بە بازنەکانی ململانێ. توانی سەرنجی خوشکەکەم بەقسی خۆشەویستی لای خواردنەکە نەهێڵێت و خواردنەکە ژارایی بکات. باوکم مرد، بەڵام من ئەوەم ڕەت کردەوە خوشکەکەم بە تاوانی خیانەتی دادگایی بکرێت. خۆم سەرپەرشی لە کۆڵینەوەکانم دەکرد. خوشکەکەمم لە یەکێک لە ژوورەکانی کۆشکدا دەستە بەسەر کرد، هەتا ڕاستیەکان دەرکەوتن و بێتاوانی خوشکەکەم دەرکەوت. بەڵام ئەوە وانێکی گرنگ بوو بۆ ئێمە لەوەشە ژنان. ئەی خاوەنشکۆ، وانە بۆ ژنان چی بوو؟ وانەکەەوە بوو ژن توانای بڕنەوەی ئەوەی هەیە لا پیاوی بەخشەندە و میهرەبان با فرۆفێڵی هەڵسوکۆتی تایبەتیم کۆمەڵایەتی، بەڵام پیاو خراپەکان توانای بردنەوەیان هەیە لە ژن. بەڵام ئەوە گرنگ نییە کە سوود لە توانەکانی چیرۆکەکەی خۆت وەربگریت. بەڵام مەبەستت چییە لەم پرسیارەت؟ مەبەستمە بۆ پرسیار بکەم ئەی فرەژن و کەنیزەکەکانی پاشا یەکێک لە گرنگترین هۆکارەکانی دروستبوونی کە لێن لە کۆشکدا نەبوو؟ بەڵێ زەبیبە ئەمە ڕاستە. کەواتە خاوشکۆ بۆ کەمی ناکەیتەوە؟ من کەمم کردوێتەوە هەروەک دەبینیت لا چەو هەر پاشایەکی پێش من کەمترە لە چەو هەر پاشایەکی پێشتۆ، بەڵام زۆرن سەبارەت با پێوەرەکانێمە. ئەی پاشای خاوەنشکۆ زەبیبە ئەمە ڕاستە، بەڵام پێوەرەکانی پاشا پێوەریەوە نییە. بڵێ خاوەنشکۆ
بەڵام هەرچەندە چەمک و پێوەرەکانی نێوان پاشا و گەل نزیک بێتەوە خۆشەویستێک پێک دێت بە جۆرێک هیچ دەوڵەتێک دەستبەرداری نابێت بەوەی بەهێز بێت کە بەو پاشایە پایەبەرز و پارێزراو دەبێت واتە کوڕی زۆر و خاڵۆکانیانم نەبێت کە پشتیوانم بن لە تەنگان و لە قەوماوان و بارودۆخێکی نەناکەو بەڵام هەموومانە هەرچەندە ئەندێش و توانەت لەیان بێت دەتوانن بە ژمارەی گەل بن یان نیوەی یان چارەکێکی نا بەڵام زەبیبە مەبەست لەم پرسیارە چییە مەبەستمەوەیە هەوڵت بۆەوە نەبێت پشتێنەی پشتت لەمانە بێت بەڵکو و گەل بێت ئەم گەلێکیە لە گەلەکی خۆت هەمەشکۆ سەربازانی سوپاکەت نەک بەکرێ گیراوان یان بیانیەکان کە زۆرینن لە سوپاکەتدا نەک هەمینە زەبیبە لەوانەیە وابێت بەڵکو خاوەنشکۆ دەکرێت وابێت ئەگەرەوە بخوازیت هۆشمەندەکەوتی ئەو پاشۆی سەردەمەوەی لاتۆ تەنانەت لە هاوسری خۆشەویستەکی ئیرەی دەکرد بۆی زۆر جار بەو هۆیە و بیان و پێدەگرت بەڵام بەوریاییەوە پێی دەوت چی بکەم فەرمان بدام بڕیاری دادگەرت بڵێ با پێی یاسەی تۆ ئەو هاوسەری منە پێویستە من هەموو شتێکی بۆ بکەم بەڵام ئەوەی لە تێکیا دەیکەم هەموو یاڕەزوی من نییە کاتێک پاشا وەڵامی دەدایەوە کەوە دەزانێت یان توانێت خەمڵاندنی ئەوەی هەیە پێدەکەنین ئەو بابەتانیان لەو کاتەدا لەو دیوگرنگی پێدانی خۆیانەوە دەزانی بابەتێکی گرنگ نییە کە ببێت هۆی تێکدانی پەیوەندی نێوانیان و لا خۆشویستنیان کەم کاتەوە ڕۆژێک هاتە کۆشکی پاشا کە هەموو ژیان و تەمەنی خست بۆ خزمەت خۆشەویستی خۆشەویستەکەیەوە ئەگەرچی هەر بەنهێنی بوو کە پێشوازی لێکرد هەستی کرد زۆر جار هەست پێکردنیشی ورد بوو کە سروشتی نییە و ئەوەنیە کە ڕۆژی پێشتر بەجێ هێشت بوو پاشاوتی ماوەیەکی دوورنی هەست دەکەم دڵتەنگی زەبیبە سرەڕای ئەوەی هەوڵمدا بارودۆخەکەی دەوروبەرمان و پەیوەندیمان هەڵسەنگێنم بەڵام هیچ ڕووناکێک نەبوو بگەمە هۆیەکی دیار خاوەشکۆ هیچ دڵتەنگیەکم نییە ئەگەر جێی باوەڕی تۆ بم بەڵێ زەبیبە هەست دەکەم دڵتەنگی تەنانەت هیچ شتێک نابینم پێی خۆشحاڵ بیت و شادی بخێتە دڵتەوە هیچ شتێک هەموو شتێک بەڵکو تەنانەت لا پەیوەندیشماندا پێم وایە دۆخی دووبارە بوونەوەی نیمچە بێزار کرد و دووبارە بوونەوەی بڕگەکانی بێزاری کردویت لەوانەیە سەی و دووبارە لاگەڵ چەند فاکتەرێکی دیکەدا تاوای لێهات دڵە تەنگ بێت و سنگت گوشراو بێت بەڵێ خامەشکۆ دووبارە بوونەوەی ژیانێکی چەق بەست و ئەو دووبارە بوونەوەیە بوار نادێتە مرۆڤ هەری داهێنان و جوانکاری هەبێت لە دەروەی ئەو چاق بەستنە بەڵام هەموو دووبارە بوونەوەیەک بێزارکرد نییە کاتێک ژیان پێویستی پێ دەبێت دڵ و دەروون و هۆش ڕادێت لەسەری زەبیبە ئەوە چۆن بوو ئایا هەڵهاتنی ڕۆژ لەو شوێنەی خۆیەوە ئاوابوونی لە هەمان شوێنیان هەڵهاتنی مانگ یان هەڵکردنی هەوای باکووری سازگار کە دڵ و دەروون دەبوژێنێتەوە یان تەنانەت خواردن و خواردنەوەی ئەو شتانەیە مرۆڤ لێ بێزار بێت نەخێر زەبیبە ئەم کارانە سەرڕای ئەوەی بەشێکە لە ژیان هیچ ئەلتەرناتیڤێکی نییە جێ بگرێتەوە هەر کارێک یان شتێکیش ئەلتەرناتیڤی نەبوو ئەوە دەڕۆن لە هەڵسوکەوتکردن لە تێکیا بێزار نابێت یان لەگەڵبوونیدا خامەشکۆ مەبەستت لەگەڵبووندا چییە دەبینم مرۆڤت خستۆتە پاڵ نمونونەکانت لەسەر کار و شتەکان بەڵێ زەبیبە وایە بۆی بگەمە ڕاستیەوەی وا دڵتەنگی کردویت بۆەوەی ڕۆڵی خۆم بزانم چی بکەم بەرامبەر بۆ لابردنی دڵتەنگیەکەت پاشای خاوەشکۆ مەبەستت لەمە چییە زەبیبە هیچم ناوێت ئەوە نەبێت خۆش و شادی بگەڕێتەوە بۆ سەر و خسارەت پێت وایە ئەو دیاردەیە کاماژی پێدەدەیت کەی لێم بەدەرکەوت وتە چەند هەفتەیەکە دەستی پێکردووە ئایا بۆ ئەوەی لەسەر زۆر شت جیاوازیمان هەبوو پێشەوەی بگەینە چارەسەری لەم ماوەیەدا زەبیبام پرسیارم لە خۆم کرد بەڵام سەبارەت بە خۆم سیرم کرد ئەو جیاوازیانە بۆ مایە دڵتەنگیم چونکە ئەگەری دیاردەیە تەنانەت پێم وایە هەر چەند یەکتر بناسین لاواستر دەبێت و پێکەوە بناخێکی واتە بناڕەتی هاوبەشەکاندا ڕێژین بەڵام نابێت توانای کەسانی دیکە و دانگرتن بە خۆدا تەنانەت هەستیشان بە خۆتەوە پێوانە بکەیت خاوەشکۆ لەوانەیە کەسانی دیکە و وێنە و توانە و جۆری هەمان ئەوەی تۆ بێت ئەو کاتێ پێوانە و ئەنجامگیریەکانت ڕیالیستی نابن بەڵێ زەبیبە ئەمە ڕاستە بۆیە لەگەڵ خۆم داوتم کەس وەک زەبیبە خۆی ناناسێت بەڵکو خامەشکۆ تۆش دەمناسیت ناسینتم کەم بۆیەوە بەو پێی دەرەنجامەکانم ڕەت دەکەیتەوە گومانەت لە ڕاستی هەستمەیە سەبارەت بە تۆ بەر لەوەی بڵم بەرپرسیارەتیم ڕاوەستا کاتێک هۆی ناسینی ڕاستەقینی تۆم لا ڕاوەستا دەمویست پەنابەرمە بەر خۆت لەوانەی هۆکارەکانی هەز نەکردنتم بە شادی بۆ ئاشکرا بکەیت ئایا بۆ منیان هەر کەسێکی دیکە بەرپرسیارین لەم شتانە چۆن و بۆچی چونکە بە وەڵامی ڕاستی پرسیارەکەم توانە و هەڵدەڕەخسێت کە هەلی چارەسەرکردنی ڕیالیستی کارا و ڕەخساو بێت بەبێ وەژ نازانم هەر بە دوودڵی دەخولێمەوە لەوانەیە گومانیش نەکەمە هیچ شتێک بارحاڵ نەزانینی هۆکارەکەی واتە دەستبەرداری هەر هەوڵێک بێت بۆی یارمەتیت بدەم سەرڕای ئەوەی وتم هیچ هۆیەک نییە بۆ ئەو پێشبینیت چونکە هیچ هۆیەک نییە ئەو گومانە بکەیت من خۆشحاڵم بەڵام دڵەڕاوکێمە سەبارەت بە خۆشەویستیمان ئایا دڵەڕاوکێ دەیە لە بەردەوامی خۆشەویستیم یان دڵەڕاوکێت لە خۆدەیە نە لە تۆ نە لە خۆم بەڵام هەر کەوێنی و خۆشحاڵی تێدام بەهۆی ئاستی خۆشەویستیمانەوە تووشی دڵەڕاوکێ دەبم
چونکە هەستی و خۆشەویستی پێگەشتین لەسەر بنەمای ستایشی تۆ ئەوەی من ستایشی دەکەم ئاستایی نییە ئاستێکی مەزنە بۆ ئاسووی ئەوەی دەوروبەرمان پێگەشتون ئاستێکە لە بینین و هەست پێکردن و بیستراوە خوێنراو بەدەر نییە ئاستێکە گەیشتووەتە لوتکە با پێی پێوەرەکان هیچ کەسێ نەدەتوانێت و نەتوانی ویتی پێی بگات لا ڕابردوو لە داهاتووشدا ئەو بنەمایی کە هەر بەردەوام دەبێت تاباری گەشتن تا دەگاتە لوتکە ئەوەی بگاتە لوتکەی باڵاتر فۆکابلار مفرەدات و ناونیشانی پشتگیر جگە لەوەی گەیاندوێتی ئەو لوتکەی هەڵگری ناونیشانەکەیەتی ئەگەر وانە بوو با پاڵپشت و بەردەوامی ژیوەری ئەو فاکتەرانی گەیاندوێتی ئەو شوێنە بۆ ماوەی وەک خۆی ئەگەر توانای تۆمارکردنی سەرکەوتنێکی باڵاتری نەبوو زمانێکی سەربازی لا قسەکان تا بەکاردێنێت دەربارەی گەشتنی سەرکەوتن بۆ لوتکە بەڵێ زەبیبە گەشتنی خۆشەویستی نێوان هەردوو خۆشەویست بە لوتکەیەکی بڵند سەرکەوتنە بەسەر ئەو فاکتەرە پێچوانانەی کە بەرگری لە گەشتن بۆ شوێنە دەکەن وەک سەرکەوتنی ماف بەسەر دوژمنێک هێرش بکاتە سەر کەسێکی خۆشەویست ئەی بۆ خۆشنەویستن و خۆشەویستی بارێک نییە ڕۆڵ و تایبەتمەندی مرۆڤایەتی هەر مرۆڤێک لاوەز دەکات ئەی سروشی نییە مرۆڤێکی خۆش بوێت بۆی کاریگەر بێت گەلەکی خۆش بێت بۆی خزمەتی بکات لەناو دەوروبەریدا ئەو فاکتەر و پێچەوانانە هەبێت کە هەوڵ دەدات بە پێی ستایشی سروشتی نەبێت بەرپەرشی هەموو هێز و هەست و توانەکانی ببێتەوە بۆی بەرزی کاتەوە و لوتکی تێدا تۆمار بکات زەبی بەوتی بەڵێ خاوەشکۆ ڕاست دەکەیت ئەوە وەک ئەوە وابوو بەمە دەرگای لەسرە گەریەوەی هیچ لەمە زیاتر بزانێت پاشا بێدەنگ بوو سەرڕای ئەوەی باوەڕی نەبوو بەوەی زەبیبە لەسەر خۆی و لەسەر وەڵامی ڕاستی پێشبینیەکەی ئەو توێتی وەڵامی لێدەویست بێدەنگ بوو بۆی لە تێکیان نەکەوێتە بەربەرەکانی و دانی بەخۆی داگرت بۆی تووڕە نەبێت لەوەی بۆ چوونەکەی ڕاستە ئەوەی زەبیبەوتی سەرڕای ئەوەی جۆرێک بوو لە دڵڕاوکرد لە خۆشەویستەکەی بەڵام ئەوە هۆی ستایشی بارودۆخی نەبوو لە ناخی خۆیدا کەوتە گفتوگۆ گرنگەوەی من توانای گێڕانەوەی دیاردەکەم هەیە بۆ هۆکارەکانی تەنانەت دەگەر هاوکاری شومنێکی لە باسی هۆکارەکانی گرنگەوە چارەسەری بارودۆخەکە بکەم بۆەوەی خۆشی و شادی بۆ بگەڕێتەوە ئەمە خۆشحاڵ و سوودەم دەکات هەر ئەوەش بەس بێت کە لەسەر ژن دەیزانیم بۆی تێبدەم لا بەشێکەوەی زەبیبە بیری لێ دەکاتەوە بۆ ژن نهێنیەکانی ناپارێزێت و لای نزیکترین پیا و باسی ناکات لای کەسە دوورەکاندا زۆر بڵێیە ئایا جیاوازینە لە پیاوکە نهێنی دەخاتە لای ئەوەی دەیپارێزێ دەیداتەوە ئەوەی هاوبەشی عشقەکێتی لە کاتی خۆیدا مەترسیەکانی ڕازی دەکات ئەگەر هەندێک پیا و نهێنی خۆیان لای ژن باس دەکەن بەڵام کەم ژن هەیە نهێنی خۆی لای پیا بدرکێنێت تەنانەت دەگەر نزیکترین کەسیشی بێت نهێنی کەسانی دیکەی لای پیا و باز دەکەن نەک نهێنێ تایبەتیەکانی خۆیان بۆ ئەگەر ویستت نهێنی ژنێک بزانیت پەنابەرە بەر هاوڕێکانی بە تایبەت نزیکەکانی کاتێک ژنێک نهێنی پیاوێکی نزیکی باز ناکات ئەوە واتە گرفتی لە بەردەمدا بۆ دروست دەکات لێرەوە دەتوانم بیخەمڵێنم لا کوێ و لاچی پارودۆخێکدا هۆی هاوکاری نەکردنم لە زانینی هۆی ڕاستی خەمۆکی زەبیبە بەوەش خۆی بێبەش کرد لە هەوڵەکانم بەوەی سوود بەخش بێت و بۆ ڕزگارکردنی لەو دۆخەی تێدایە لەبەرەوەی هیچ شتێک نەبوو کە ئەو خەمڵاندنەی پاشەی پێپشت ڕاست بکاتەوانێ یان تێبینی کرد ئەو بارە نارامەکی بەڵکو نزیکە لەوەی بەشێک لە شکاندنەوە بن بەڵام ئەوەی هەوەستی تێکداوە ئەوەی هاوسەرەکەی دواوەی لێ دەکات کاری سێکسی لە تێکیا بکات لە کاتێکدا زۆر دەمێکە خۆی لێ دەدزێتەوە هەرجاری بە بیانوویەکەوە سەرەڕای ئەوەی زەبیباوە دەزانن کە لە ڕووی یاساییەوە مافی خۆیەتی بەڵام پەیوەندی با پاشاوە وای کردووە هەز بە قورسایی بکات لە پەیوەندی لەگەڵ هاوسەرەکەی سەرەڕای ئەوەی کە هەوڵ و نەخشی نەکێشاوە پاشا بخاتە دیاوی خۆشویستی خۆیەوە تەنها بازەڵەی ژن نەبێت جەختی لێ دەکرد بۆ ئەوەی ڕاستی هەستی پاشا بزانێت سەبارەت بەخۆی هەموو هەلێکی دەخواستەوە بۆی بزانێت بیری لێکردەوە کە باشترین ڕێگا بۆی هەستی پاشا بزانێت باسی چەمکێک لە پەیوەندی خۆی بە هاوسەرەکەی ئەوە بکات لەوانەش کە ئەو بە ناچاری مێردی پێکردووە بە تایبەت کە پاشا هیچ پەیوەست نابێت بە جیاوازی پلۆپایەیان کاتێک شتە تایبەتیەکانی خۆی لا دەدرکێنێ وەگەوەی هەر یەکیان کەسێکی دۆزیوەتەوە تانهێنی خۆی لا باز بکات و ئاسوودەی بە مشکی بگەێنێت و بگرە جاروبار ئەو ژنی هێنە تایبەتیەکانی خۆی لا باز دەکرد هەر لەم چوارچێوەیەدا جاروبار پاشا بەگاڵتەوە پەیوەندی زەبیبە بە هاوسەرەکەی ئەو باز دەکرد پاشا پرسیارەکەی دووبارە کردەوە زەبیبە بە خەمۆکی دەتبینم زەبیبەوتی کارێکی گران ڕوویدا لێم خەوەشکۆ باوەڕکەوەی ڕوودا بارۆزی من نەبوو لەگەڵەوەی ژنە لە دۆخی سەختدایە باوەڕشی پێکرد بەڵام لە ناخی خۆیدا کەوتە بیرکردنەوە ئایا زەبیبە پەنای بۆ من هێناوە بۆ ڕزگاربوون لە هاوسەرەکەی ئایا دەیویست بەمە هۆشیارم بکاتەوە لەوەی بێ ئاگا بووم لێی ئەیچی ڕووداواگەر خۆشەویستی خۆمی بۆ دەربڕم پاش ڕزگارکردنی لەو پەیوەندیگرانی لە تێک هاوسەرەکەی ئەی بۆ خۆشەویستی ڕەوانیە ئەو کە مێردی کرد بە ئارەزووی کە سوکاری بووە ئەگەر منی خۆش بیزەوە بیرڕای خۆی دەبێت بۆەوەی خۆی بڕیار دەدات وەگەونێک کە هەر جێبەجێ کەر بێت بادڵ میلا بکەمەوە نەخێر با پێشەوە هاوکاری ڕزگاربوونی بکەم لەم مۆتکەیە پاشاوتی بەڵام لەوانەیە بەرەو پێشبردننی پەیوەندیم لە تێکیە بۆ هێنان ڕەت کاتەوە بۆ هەتا ئەمڕۆ لەگەڵ هاوسەرەکەیدا نەبوو شەو پێکەوەن
پاشا دووبارەوتی بەڵام لەوانەیە ڕاستکان ناچەر کراوە بە جووتبوون لەگەڵیا وەک جۆرێک لە جێبەجێکردنی پابەندی بێت بە بارودۆخەکەوە چونکە وەک ئەوە وایە کار بۆ کەسێکی دیکە بکات و هیچ پەیوەندی بە خۆیەوە نییە لا ڕووی شارەزایی یان ئارەزوو یان هەستەوە. پاشان پاشا دەکەوێتە گاڵتەکردن لە تەک زەبیبە کە لە کانگەی دڵیەوە خۆشی دەویست کە بە هێمای باسی کارێک بکات لە تەک هاوسەرکی ئەنجامی دابێ. زەبیبە تووڕەبووتی پاشای خامشکۆ باوەڕت هەبێت وەک ئەوە وابوو شەلاق لێدانت بێ نەکجوت بوون چی بکەم لەجێ من بەو بزانە چۆنە. پاشان با بێزاریەوە وتی زەبیبە چۆن لەجێ تۆ بم ئایا دەبێت پاشا لەجێ ئافرەتێک بێت. زەبیبە بۆ دەربڕنی بێزاری لەسەر خستە سەریوتی بەڵێ دەکرێت پاشا وەک ژنێک وابیت. چۆن زەبیبە وەک ژنێک لە ناو جێگەی پیاوێکی لە ناسراو بێت کاتێک سەرکردایەتی سوپاکەی ناکات بۆ پاراستنی وڵاتەکەی دژ بە بیانی لە داگیرکردنی وڵاتەکەیدا یان لاوەزی دەکات و سوکایەتی پێدەکات. بۆ ئەوە لەسەر زۆرێک لە پاشەکانی دەوروبەرمان بەرجەستە نابێت تۆڵەیش کۆمەندی خۆیان و نەتەوەکەیان ناکەنەوە بەڵکو ژن لەوە بارەسترە مەگەر زۆرێکیان لە تێک دوژمن ناجەنگن کاتێک دوژمنانی بیانی وڵاتەکەیان داگیر دەکات کاتێک پیاوان لە بەرەیەکی دیکەی جەنگدا سەرقاڵن. پاشا تووڕە بوو بەڵام ئەو پەیمانەی گەل لە ناخی خۆی دادابووی کە هەڵسوکە لە تێک زەبیبە بە یەکسانی مرۆڤانە بکات کاتێک گوێ لە بۆچوونەکانی دەگرێ لەگەڵەوەش پێی وت ئەگەر ئەمە لەسەر پاشاکانی دەوروبەرمان بەرجەستە دەبێت ئەو پەیوەندی بە خۆیانەوە هەیە ئەگەر پێت وایە پاشاکانیوان ڕۆڵیان لەگەڵ ژنانە بگۆڕنەوە لە ناو خێزانی هەوسەرەکانیاندا بۆ ئەوەی ببنە ئەلتەرناتیڤیەوان پێویستە هەستی هەڵە نەکەیت و پێجوابی ئەوەی لە پاشای دیکەدا بەرجەستەیە هەمانەوش لەسەر پاشای وڵاتەکەماندا بەرجەستەیە. بەهەرحاڵ ئەوەی پەیوەندی بەمنەوە هەیە پێویستە زمانت ببڕی ئەو وشانە بژاردەیان دەکەیت پێشگۆگردنیان و ڕێزی خۆت بزانیت. بەڵێ کەواتە زمانم ببڕم ئەی نەموت خامشکۆ زۆر ستمە پاشاکان قایل بن بە هاوتایی لە دیالۆگ لەگەڵ هاوڵاتیدا. پاشا کاتی هەستی کرد کە توند و تیژە لە تەکیا دەستی دەهێنا بەسەریا لە ناخی خۆیدا دەیوت ئاخۆ هاوسەرەکەی ماچی دەمی دەکات. پاشان بەرپەرچی دڵە ڕاوکێکانی خۆی دەدایەوە دەیوت هاوسەرەکەی بریکاری کاروباری یەکێک لە میرەکانە ئەمی خۆش ناوێت بۆیە پێی وانێ دەمی ماچ بکات. ماچی ناودەم کارێک نەکە خەڵکانی سادە و ساکەر پێیان پێ نەبردووە خۆشەویستەکان نەبێت کەس ئارەزووی ناکات کاتێکەوەی بیری لێ دەکاتەوە ئاشکرای دەکات و پێی دەڵێت سەرەتا پێویستە خاوەشکۆ بڵێم خۆشەویستی قایلبوون و خۆشەویستی بە خۆشەویستەکەی ئەمەش بارێکی چینایەتی نییە واتە تەنها پاشاکان ناگرێتەوە بەڵکو ئەمە مۆرکی خۆشەویستیە جاگەر پاشا بێدیان مرۆڤێکی یاسایی شکارچی بێدیان جوتیار فەرماندی سوپا بێدیان کرێکار یان پۆلیس. من خۆشم ویستی لەبەرەوە نەبوو کە پاشەت بەڵکو دەربڕنی ئازادی مرۆڤایەتی خۆم بوو پێم وانێ منت خۆشویست شاژنم. زەبیبە ڕاتڵێکی کاتێک وتی پۆلیس و بە شێوەیەکی خۆڕسکی وشەکەی پشتڕاست کردەوە بەڵام لە پۆلیسەکانی پاشانە لە پۆلیسەکانی تۆنە خاوەنچکۆ. ئەی بۆ پۆلیسەکانم بەکەم دەزانی تا بێ بەشیان دەکەی لە ستایشی مرۆڤانە کە خەسڵەتی خۆشەویستیان پێ ببەخشید هەروەک چۆن خەڵکانی دیکە خۆشەویستی دەکەن و ئەو ناونیشانانەی باست کرد. نەخێر خاوەنچکۆ خوانەکە بەکەمیان بزانم بەڵام ئایا پۆلیسەکانی پاشا دەتوانن خۆشەویستی بکەن؟ پاشا بە خوورسکیەوە وەڵامی دایەوە پۆلیس لە هەر وڵاتێکدا دەچێتە سەر پاشاکەیان خۆشەویستی دەکەن ئەگەر پاشاکەیان خۆشەویستی کرد بەڵام ئەگەر پاشاکەیان ئەو خەسڵەتی نەبوو شیاوی خۆشەویستی مرۆڤانە بێت ئەوە پۆلیسەکانیشی ئەو خەسڵەتانەیان تیانە بێت. بەڵێ خاوەشکۆ ئەمە ڕاستە بەڵام لە تۆ ناچن لە چیدا لە من ناچن بە ڕەفتار و ڕەوشتیاندا خاوەنچکۆ ئەوانە پاشماوی وڵاتێکن دەستیان بەسەر گەلدا کراوە بوو پیان وایە گەل پۆلیسی لە غاوی دەکات ئەی سەبارەت بە تۆ زەبیبە چۆن بەدوامەوە نووسۆراخم دەکەن وەختە لێیان بێزار بم تەنانە ناتوانم هەوا هەڵمژم بۆ پێی ئازادی و بربژاردەم بۆ دابینی بکات. ئەی تۆ ناڵی دازادی تۆ لە کۆشکی مندا و خۆشەویستیت بۆ من و خۆشەویستی من بۆ تۆ خۆتت تێدا دۆزیەوە پاشەوەی بزر بوو یان خەریک و مێڕکردنەکەت بزری بکات ملکەچیت بۆ ئارەزوەکانیەوەی هاوسەردا نەگونجانی لە تێک ئارەزوەکانی تۆدا بەزری بکات بەڵکو ملکەچی بۆ ئارەزوەکانیەویش بۆ جێبەجێکردنی بەڵێن نامەیەک کە تۆ توانای لێدانت لێ نییە بەڵێ خەریک بوو بزرم کات پاشەوەی مرۆڤایەتیم لە دەست بدەن هاوێردی پێشترم بۆ ستایشی خواستی خۆم پێم وانە بوو لە تۆدا دەبێت ئێستا تۆ مەڵ بژاردووە چونکە لە تۆدایە ئەو خەسڵەتانی بووی دەگەڕێم لە دووی دەگەڕێم دۆزیەوە نەک کورسی دەسەڵات بڵێ خاوەنچکۆ ئازادیت پێبەخشیم هەر لە سەرەتاوە منیش مرۆڤایەتی خۆمم تێدا بەرجەستە کرد ئەی ئێستا چی بوو ئازادیم لە مەترسیدایە ئەی بۆم نی ئازادیم بەکار بێنم لا جوودبوونمدا لەگەڵ هاوسەرەکەم بەڵێ ئەوە ئارەزوومە ئەگەر ناڕازی بیت زۆرم لەسەرم و ناڕازیم ئەگەر ناڕازی نەبیت ئەی زەبیبە بۆمە بنیادی دەرونی هاوڵاتیە ئەی بۆ هەڵوێستی پاشۆ ڕەفتاری هێندە گرانە لەسەر هاوڵاتی تا ئەمڕادەیە بڵێ خاوەنچکۆ
چونکە پاشا لە چین ئێمە دەبێت ئەگەر ئازادیم پێ ببەخشید لە چین ئێمە نییە ئەگەر ڕێگریمان لێ بکات ئێمە شەر شایانی چینی خۆمانین واتە منەوەی لە چینی خۆم نییە خۆشم ویست نەخێر خامۆشکۆ تۆ کەسێکت خۆش دەویست کە لە چینی مرۆڤایەتیە کە تەختی پاشایی لێ زەوت کردویت لێی بێبش کردویت بەڵام من تەختی پاشاییم نییە تواناشم نییە ئەوە بکەم تەنانەت ئەگەر ئارەزوشم بێت لەگەڵۆشدا لەگەڵ خۆت منت بەن کرد زەبیبە ئایا بەڕاستی حەزت لە تەختە بەڵێ خاوەشکۆ حەزم لێیە و حەزم لە تۆیە بەڵام حەزم لە هەرێک لە ئێوەیە بەجیاوەز لە یەکتر نەک هەردووک پێکەوە کاتێک ژنێک بیت نەک دیل نەک بەلا سەرتەوە بێت و تو هەر بارەمتی ئەو بیت ئارەزومە بەلا سەرمەوە بیت خاوەشکۆ لە کاتێکدا لەگەڵ مای و لەناو دڵ و دەروونمایت دڵ و دەروونی گەل بیت ناو نیشان و شۆڕە سواری بیت نەک نیشانی لاوازی بیت ئارەزومە تەختی شاهی بەڕەسمی پێتەوە بێت و بەسەر سەرزەوە بێت نەک گەورە و کۆت و بەندت بێت بام جۆرە من و تۆ وەک دوو یان لەو جەستەدا تەختی شاهی دەبێتە سیمبولی شەرەف بۆمان نەک هێمەی سەرشۆڕیمان بام جۆرە تەختی شاهی خواوەندداری من ناکات بەڵکو ئازادم دەکات تەنانەت دەگەر لەسەر سەریشم بێت ئەو کاتە من و تۆ خاوەندداری دەکەین تۆش لەسەر ئەوەوە لەسەر سەرم دەبیت ئازادیش لەسەر و تۆ و منیشەوە دەبێت هەردوو پێکەوە واتە مەزنەکانیش بە وڵاتەکەمان نەتەوەکەمان و گەلەکەمان پاشۆی پاشەگوی لە زەبی بەگرتووتی خۆشم ویستیت خۆشم ویستیت نەک لەبەر تۆ یاخۆت لەبەر خۆم خۆشویستێکی ڕاستی بە هەموو واتە و بەهاکانیەوە نەک لەبەرەوەی هیچ کاممان لاواز بین بۆی ڕازی نابم کەس هاوبەشم بێت لە تۆدا ئەوەی ئارەزوود نییە و قایل نەبم کە هاوبەشیەکی پێویستە گوێگرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەش و پێنجەم لە ڕۆمانی زەبیبە و پاشا